لناکەس کاریە خاکم بەسەر ڕۆیی بەباوەڕم خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێزم بەضایع چوو لە مالا یعنیە وەختم هەموو یعنی دەبێ وەختێ لە بول وەختێ بخوازم دا تیاوم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسەلەی دەورم خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاو قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سەرم خۆی ناگرێت و تازە پێ دەگرم چییە سووچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چییە قەبرم سبەینێ یحشەڕ المەرء براگەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕابن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەورم مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پابوونەوەم ناممکینە سەترم ئەمڕۆژ سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئەزیزان لە شەشەم پاشیو لە بەرنامەی پاشیف لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین جارێکی دیکە وەکو هەموو ڕۆژێ لەگەڵ ئەزیزم برای خۆشەویستم شیرین شەکرۆکە الله ئەکبەر قشتەکە ژوان وەی خودشتە ڕۆزی بێت ئینشاءالله ئەو شیرینی و قشتی و شەکرۆکیەوە تێهاتوێت بێت سەلامەت بی وەی هەر بژی خۆتەرەوەی خودشتە ڕۆزی بێت ئینشاءالله سپاس لە توش ڕازی و دەنگێتە هەر بمینێت هەر هەبیە توش خلاص يعني بجا خاصة یەک دوعا جارانی هەرسی ڕۆژەکە اللهم آمين یان هەموو ڕۆژە دووبارەی بکەوە لا أنا أزدهاد دوباره كم يا أخو طب، من شور طب. بندينا بس خوش مقصود طبعا. مدعو بيجم خوش يعني تأف شعره جريداي مرنو جياني يا ربي بجا كشو هواجي يوصل سكيه حشر وقيامته يا ربي هواك قوتي تدخل خير بێئافات بی ئینشاءڵڵە إن شاء الله إن بێئافات شاء الله بين خوشي بقى بێ ناخۆشی دەبێت بە ئاسانی تێدەپەڕێت هەر لەبەرەوەشە کە ستافی دەرەوە نەوە. لەبەرەوەی نەوەکو ئەزێتیان هەبێت وي. لەبەر ئەو باوبۆرانە يا الله السلام عليكم ورحمة الله وبركاته ام كاتينات نوفا باشي وشاشي دا وكي افكاري من هندريني بحس كلام اميد غفلتي دا روجو حفتي وهيف وصلت ما درباز بالمهاجرين لكن قال جرام كوريدا بشوف بصحبت روج وكي طاري درباز وامد غافلين اشلا خدي ما غافل نكت ولو زيتش درباز بس خدي اشلا بما بخير بنفس طيبه تجي افشه وروجت بيروز امت تيدا درباز بين مرن حقه والرقم أهمية بس إيش الله خدي حسن الخاتمة بالرقم يعني برستمك مرنك باش خدا لي ما راضي بيه اللهم آمين اللهم آمين خاصة في هيفا بيروز رمضان ده قالك عزيز إدي ما يجدز نوي نجاشنت هيفا رمضان بيروز أم دعاء بوانا بكين چونكي قالك قدرو بيروزة أف هيفا هر كسا كيف كفتت ناف ده أوي خير وبركات ديد هذا نكاتيتي ده جي دیاره ببهرد بد بس بال سرما پیتوی ام دعا بوانا جی بکین اوی چونجی چونکی ریکا جی هر اوا بلکه هی پشتی ماجی هندک هبن خدای انشالله برزقی ما بکت یعنی او پشتی ماجی بما دعا ان شاء الله نجا افشوا دست بکین ماشاءالله با کی گله کی پیزیت تا نزن ما هوجه هه دنگ تیت اون بس دیارش در و دنگ یعنی دارت هجن خدای خیر کت انشالله باران کار رحمه بید انشالله ان شاء الله هیچ تامید بهاری دا ویت باران هبد نه وجا ام بچینه وی رخی و دست راسته افشوا جی میوانه که گله که طیبت می هی ما مصطفی مهران هرکی و گل ما سرسامی دنجی وانی و مصطفی احمد افشوا خود حس که گل ما دو تو گله بخیرات قال لك ممنون و رمضان و پیروز و خود قبیل کت ممنون ان شاء الله افشوا جی ان شاء الله دقات و سیقات و هزار قات بخیر حساب ان شاء الله كيفاش حساب ان شاء الله وصبوا ما خدي ما حساب كت يعني تبي يجي ساكرنا شباب طبعا طبعا ان شاء الله وصل ان شاء الله صحته شوي الحمد لله شو دار باز زور باشا الحمد لله نعمات باز الحمد لله بدي باز بجن في جوي
دەستێکی خوش پێشکەش کرد هەموو ئەم یەکسەر ئەویش خۆشتر چەند ئاتێت قورآن و پیرۆز ڤیدیۆوی دەست بەس بشەرتێکی دەنگێتە گەلێکی تایبەتە ماشڵڵا و بەهرەکە تایبەت یا هەی جەماعەت خوشی زۆنن ئەم نابژین تەقلید چونکی تشتێکی گێمترە بەس بۆ عینەت وەکی وان دەگوتی نەبێت قورآن خینت گەلێکی ناوبانگ و بەشێکی زۆرە شوانە و ئەمری خودی کردی شەرتێکی دومە هەندێک ئاەتت قورآن و پیرۆز خینی چەند ئاەتەدا چەند دەنگ و ئەم گولێ بین نە دەنگێکی بتنێ هەیە تشتێ بسە بله دهبي ناوی خودی بین يلا یا الله أعوذ بالله من الشيطان الرجيم من شوي بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد. الشيخ محمود شحات. بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد والد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد. الشيخ ماهر المعقل. بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه
النجدين فلاقتحم العقبة. صدق الله العظيم. بارك وی خودش الله. ترازی به تو دنگ هر بمینه. دەستەکانت خۆش دەست وی خۆش هر بجی. فەرمێن. وی خودش ترازی به. جای شلا باشترین دست پیک بی خود حس کرد بابت تایبت وید هین. إن شاء الله. اش زمان از بیشم یان جیتی ده پاش بحث کی. زمان کردی، عربی، ترکی مهمی هن یان چه؟ تقريبا دهبن. دهبنش. بس أبزو تركي نودانيا. آه؟ تهران وقت تهرانية؟ كانت زور عربي وكردي. عربي هي كردي هي باديني باديني وسوراني. بله. این نعمت خودیه. مزیدت المچدی. نعمت خودیه. فطبعا او بجا هل بجارتنا مهوانات في رخيشي همي الشرخي ما مصدر روانينا هر قليك وهب تشينا بتنش ممكن يكسر بو ما مصدر روانيا ويش لاقت قلينا هەر گلەینا بیجارێ بە کاتەکانی دوایی بێ ئەو کاتە گوێبیستی مامۆستا مهران دەبین ان شاء الله تایبەتە. ان شاء الله ان شاء الله ان شاء الله دست ببكين پاکێجێکمان هەیە ئەم پاکێجە وڵا مەریوان لە ئۆتۆکیۆکی مەریوانە او باكيجا مريوان دبي مەریوان چۆنی زۆر باشە. بەڵێ دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت بڕیارێکی دەرکرد ئەمڕۆ کاردانەوەکان دەبین یانی دوای ئەوەی کە مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتی یارێمی کوردستان بڕیاریدا کە 150 داشکاندن بە نرخی کارەبای فڕنەکانی نان بکرێت ئەو بڕیارە خاون فڕنەکان و نانەوەخانەکانی دڵخۆش کرد خاون سەمونخانەیەک دەڵێت سوپاسی سەرۆکی حکوومەت دەکەین چونکە ئەو بڕیارە هاندەرێکە بۆ بەردەوامبوون لە کارەکانیان نعمت خودي ان شاء الله باشتر ان شاء الله بين قبل بەیەکەوە کاردانەوەی بڕیارەکەی سەرۆکی حکوومەت و بۆچوونی پیشەوەرانی خاون فڕنی دەبینین بابزانین چێ. يا الله حکوومەتە هەرێمێ ئەبفەرمی بڕیاردا پێنجی سەدەیش بەهای کریا کارەبا نیشتیمانی ji bo înanpêjî û semunxaneyan bêhêtekî em kirin. Ev biryar bûye cihê dilxweşiya nanpêjan. Ez ji ber vê jî supasiya Serokê Hikûmeta Herêma Kurdistanê dikin ku li dîv deng û daxwaziya wan çûye. û dibêjin jî ev biryara wê bibe handerek baş ji bo ku bikarin berdewamiyê bi karê xwe bidin. مدن ساندنا کل نزیک مکر و پشتی دو روزان جیک هر نویسینگه های پندیب مکریه از وکاک اسماعیل چوینه ویری جیک مرا سا خود گلوان آخفتیه گلو گانزت مچبون بسینگه که برفره هات دان شما ابریاره گلک جیه خدا بو براستی متوقعات نت کرد که ابریاره ده سا کو 5 ساعت ایت کردن چون مدرسه جارا کو به طلبیاش کرد بو از شیم بیش متا کو دلخوشن بوچی دلخوشن نون پیجو سامونخانه گلکا 11 میلیون 10 میلیون سر وکو چون 5 میلیون دادن یا اونجی که 5 میلیون هیوا دادن یا مثلا 6 بن دستی دادن تشتکی گلک جون بوهات کردن و هاری کاریا کا گلکا باشو بنام پیجو سامونخانه آرازی ماهانه نزدیکی 700,000 دینار وکه کریا کاربان اجتماعی یا و سامونخانه دادن حکومته. لوی بریارا سروک حکومته اف کجمه پاره نیوی بویه اولشونا 700 تنوی 350,000 دیناران کریا کاربان اجتماعی بده که اویجی بارگرانی سرملنوی سوکتر کریه. براستی بریاره که جه خود ابو و دلخوشگر بو ما خدانت فرنا براستی دیگه کاری کاریا میکردن اگه خدانت فرنا یعنی دوباره ما سوک کردن میگه برینگه کریا کاره به حیوانه میلیون اکتات چی میگه مثلا نیوی که ما اگر 5 سال احتمال بیت 500,000 300,000 450,000 350,000 راستی بریاره که دلخوشگر بو سپاسیا سرگاه حکومت هرم کردستان کردن که فوری کاریا پیشکش کردن خدان فرنا گیری دبیت بارسیفیک اگه بوم و هی بدانجی ايش تعرف ما جاري كاري ما بده كده مثلا نسبة أوري وإيجار راسي إيجار ما دكانو جي دجران يعني إيجارهم هر وقت خمو همي تشجران بو إيجارهم هر وقت خمو الدوازه مها آدار اف ساله مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان گل همو تخوچینین جواکی و دنگ ناراضی آلیگرین پارتولان سیاسی رو نشتنکا برفرهل دهوک انجام دا. اوجی اشپی خمت کو بکار زیادتر خدمات ولاتیان دوریب که اتوی کمبونه دا یکیش دا خوازین ولاتیان که امکنا بهای کاره به
یا نامپێژ و سامانخانەیان بۆ. پشتڕاژی هەرزووی مەسرور بارزانانی هاتە سەرخات ئولدیف داخوازیە وڵاتیان چوو و بڕیاردا کو 5 سەدێژ بەهایەک کارە بێ ji bo نامپێژی و فرنên nanî lêxweşbûn bihêtekirin û bihêtekêmkirin. Mesûd Mihemed Kurdistan 24 Duhok. ژوان ینی هەمیشە لە هەموو ڕەمەزانێک کە دێ کۆمەڵک پرسیار دروست دەبێت لە ڕۆژوانان ینی هەندێکیان ئەوانەی کە وەڵامەکانی وەرگتووە لە کاتەکانی پێشتر و هەندێکی دیکەش دەیانەوێت جارێکی دیکە ینی ئەمەش فراوانی ئەو زانستە ینی ئەو ڕەحمەتی شێکە مەسەرەن زانایان هەیە لەو بارەوە بۆی وەڵامی ئەو کەسانە بدرێتەوە کە پرسیاریان هەیە هەر بیرێنێژی گەلەگەلە باشەوە دەکر بەڵێ زاری وا هەیە لە بیر دەکەین کە سەبارەت بۆ پرسیارێک کە دەمانەوێت بیکەین چییە؟ بۆ نمونە ئێستا یەکێک لەو بابەتانەوەی کە ڕۆژوو بەچی بەتاڵ دەبێتەوە ینی ڕۆژی لەسەر هەیە یان ڕۆژی بەچی ئەبێژین ڕۆژی بچت کەوت یانژێ ڕۆژی چشتگێت هەردوو حاڵەتەیە بەتاڵ بوونەوە بەتاڵ و ئەوەی کە زانیاری زیاتر هەیە بۆی قسەی لێ بکات لانی تایبەت ئەهلی عەلم بێگومان ئەویش بەڕێز دکتۆر مەغدید کەریم مامۆستای زانکۆ شارەزای یاسا و شەریعەت لەگەڵمان میوان دەبێت. بەخێر بێت دکتۆر. عەلەیکم السەلام وەرەحمەت الله وبەرەکاتوه. بەخێر بێت دکتۆر جان. دکتۆر گەلە خێرات. ڕەمەزانە پیرۆز بێت. خودای قبیل کردی انشاءالله. خودای صحت و تەمەنی بدت حتى دومایی کە ئەم هیوا پیرۆز دابین یا ڕەبی. دکتۆر بەخێرەی. سپاس. گەلە ماشەڵڵا دەبی. دەستان خۆشی ماشەڵڵا لە خۆتان بی. سپاس دەکەم. هەر سەرکەوتوو بن ئینشاءالله. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ واللهی سپاس بۆ خوای گەورە ئەو ڕەمەزانە زۆر تایبەتترە یعنی لە ڕەمەزانەکانی ترە. بۆچی؟ هۆکار زۆرە یەک لەوانە بەرەو فێنکایەتی دەڕوا مەسەلەن ساڵانی ڕابردوو زیاتر گەرم بوو ئەوە یەک دوو الحەمدولله لە زۆر بوار یعنی مقارنەتەن بە پارک کە ئەو دەرد و بەڵای کۆرۆنا هەبوو لە ناو خەڵک ئێستا الحەمدولله نەماوە ئەوە یەکە لە هۆکارە هەرە دڵخۆشکارەکان کە خەڵکەکە دەتوانێت مەسەلەن بستە مزگەوت و دەتوانێت بستە دەرەوە و دەتوانێت سەردانی یەکتر بکە و ئەوە لەخوا بەزیاد بێ زۆر باشە هەر ڕووسە خۆشی و باشی دەرباز بێت. دکتۆر هەندێکی بەحث کردەوە دەتسێ هەمی ساڵا دوبارەت بن هەمی ساڵا خەڵک بۆم پرسیارات کرد ڕۆژی بچت کەوت بە چ بەتاڵ دەبی باشه ئەم بچینە سەر وەختی پێغەمبەری سڵ سەر من یعنی ئەف ئاەتە قورئانە پیرۆزی خۆ هەر هوسا نهاتیە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين أو المؤمنون؟ المؤمنين. يعني سردمي پیغمبری جی هر حساب صلی الله علیه و کو اف بسیارت هات نه دوباره کردن روزی چی گله جرا خلق بزار او دی صاف بسیارتین دوباره کردن ویت ام بزانین یک و یک دو خلاص هنده افتشتنا چه نابد هر حساب یعنی وی سردمی داوله هاتیه بنای خوای بخشنده و مهربان پێشی دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی و دەستخۆشی لەو ستافە بەڕێزەش و لە هەموو ئەو بەڕێزانەی کە ئامادەنە لۆ پێشکەشکردنی ئەو بەرنامەیە و هەروەها سەڵاویش ئەنێرین بۆ بینەرانی خۆشەویست خوای گەورە ڕۆژی و تاعاتی هەموو لای قبوڵ کە خوای گەورە خێر و خۆشی و بەرەکەت و ڕەحمەت ببارێنێ بە سەوڵاتمان بە سەمیلەتمان بەگشتی هەموو لایەکمان لە ناخۆشی و نەهامەتی و ئازیەت و ئازار و ئەشکەنجە قورتار بکە بەرەو خێر و خۆشی و برایەتی و تەبایەتی و محەبەتی زیاترمان بە ئینشاءالله. طبعا ئەوەی ئەو پرسیارەی بەڕێزت کردت پێش ئەوەی بێمە ناو ستۆدیۆی گوێویستی هۆردووکتان بووم مناقەشەکتان کرد بە قسەکەی خۆش بکەم بەڕێزت باسی کەفتن و شکان و بەس خۆی بەتاڵ بوو نەکەتەوە نەدەکەوی نەدەشتێ بەس بەتاڵ دەبی طبعا ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەتا ئێستاش هەر ئەوەیە چونکە خۆی ئەو دینە پیرۆزە بەگشتی هەندێک شتی سەوابیتمان هەیە و هەندێک شتی متەغەیراتیشمان هەیە. سەوابیت ئەو شتانن کە نەگۆڕن یعنی دیارن محەددن متەغەیراتیش بە پێی سەردەم و زەمان دەگۆڕن. ئینجا شکانەکان سێشتی سەرەچین مەسەلەن خواردن و خواردنەوە جیماع و کۆبوونەوە لەگەر ئافرەت ئافرەت لەگە پیا و چ پیا و لەگە ئافرەت و زائیدەن شەهوەت بەتاڵکردن و ئەو جۆرەشتانە یعنی تقریبا ئەوانە هەمووی خەڵکەکەشمان هەمووی ئەوەی دەزانیت هەمووی گوێبیستی دەبیت بەڵام هەندێک شتی وردە هەیە کە ڕۆژانە خەڵک دەپرسی یاخود مەسەلەن حالاتی تاڕی هەیە نەوەک ئەوانەی کە سابتن ئەوەیە ئەوەی ئەساسی بی خواردن و خواردنەوەیە
طبعا خواردن و خواردنەوە هەر کاتێک ئینسان بیخوا ئللا ناسیەن ئەگەر نەیزانی ئەگەر نەیزانی مەسەرەن دانیشتی ئەتووە لە بیرت کرد زۆر تێنووی مەسەلەن دەبینی بەرداغ ئاوەکەت خواردەوە دوای بەبیرت هاتەوە کە بە ڕۆژی ئەوە هیچ ناشتە ڕۆژێک بەڵام ئەگەر بە عەمدەن ئاوی بخۆیەوە یان نان بخۆی ئەوە تەمان ڕۆژەکەت بۆ ئەوی لەو ئەوە تێنەپەڕین هەر لێرە یەکسەر پرسیارێک دروست دەبێت با ئەوەش بکەم بۆ نمونە ئەگەر ئێستا من بە ڕۆژومە و نان دەخۆم تۆ ئاگات لە منە دەشزانی کە بە ڕۆژوم لەو حاڵەتەدا شتێک هەیە دەگوترێت دەڵێ بە بیری مهێنەوە ئەوە قسمەتە شتێکی ئەو هەیە بابی خوا ئەوە ڕاستە بەلاکەس دەبێت بە بیری بێنیەوە بەبیر لۆ چونکە پێغەمبەر سەلاتمی خوای لەسەروی زۆر تاکید لەوە دەکاتەوە مسلمانان وتعاونوا على البر والتقوى تعاون بکەین لەگەڵ یەک لەسەر چاکە و خەیر هەموو کەسێک کە بە ڕۆژی دەبی طبعا بە ڕۆژی بوون یەکەم واجبە خوای گەورە فەرزی کردیە لەسەر مسلمانێکی بالغ و عاقل کە مەرزەکانی تێدابی بە ڕۆژی بیت کە بە ڕۆژی دەبی زۆر دڵخۆشە بەو ڕۆژیەی لۆ حەز دەکا فەرمانێکی خوا جێبەجێ دەکا و داواش دەکا ئەجر و پاداش وەرگری چونکە ئەجر و پاداشی ڕۆژی حسابی نییە کە پێغەمبەر سلامی خوای لەسەر بێ لە فەرمودێکی ساحێدا دەفەرمی الصوم لي وأنا أجزي به خوای گەورە دەفەرمی حەدیثێکە قودسیە ڕۆژی بۆ منە بەس ئەمن دەتوانم پاداشی ئەو کەسە بدەمەوە کە بە ڕۆژیە تەماشای کە ئەمە بە ڕۆژی دەبین چاوەڕێ ئەو پاداشین ڕاستە لەلایەک واجبە جێبەجێ دەکەین لەسەرمان بەڵام چاوەڕێ ئەو پاداشەشی لە تەواوی فەرمودەکە ئەگەر ڕوخسەتەبی بتەواوی بکەم دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم للصائمی فەرحەتانی یەفرحهما دەڵێ ئەو کەسەی کە بە ڕۆژی دەبی دوو دڵخۆشی هەیە کە بە ڕۆژی دەبیت فەرحەة یەفرح حین یەفطر کاتێک تەماشاکە چەند دەقیقەیەک مایە بانگ بدە و ڕۆژەکەمان بشتێنین زۆر دڵخۆشین خواردنماندانایە شتماندانایە چاوەڕێینە بانگجیدا ڕۆژەکەمان بشتێنین دوعا دەکەین و لەخوا دەپارڕێنەوە کە یەکەم دنکە خورمایەک دەخۆی یانیش قومای ئاو دەخۆیەوە ڕۆژەکە دەشینی زۆر دڵخۆشی دەرێ خوایە ئەوە ڕۆژێک لە تو پێ بوو فەرحەی دووەم وەصف ناکرێ دەرێ فەرحەة یەفرح حینە یەلقی ڕەبە زۆر دڵخۆش دەبی ئیمانداران ڕۆژی قیامەت کە خوای خۆمان دەبینین و دەچینەوە مقابلەی خوا بەو ڕۆژیە کە لە بۆ خوا بە ڕۆژی بووینە تێنی بووینە برسی بووینە خۆمان بە دوور گرتیە لە غەیبەت و لە خراپەکاری و لە جوێندان و لە شتی ناڕێک و لە حەرام و لە غەش و لە خیانەت و لە هەموو شتەکان کە ئینسان کولەن عن بعض هەمووی بە کاملی بە ڕۆژی دەبی زۆر بەوە دڵخۆشین ڕۆژی قیامەت بەرامبەر خوای گەورە کەواتە ڕۆژی ئەو ئەجر و پاداشە هەیە ئینجا کاتێک کە ئەمە بە ڕۆژینە دەمانەوە ئەجرە وەرگین وانە غەڵەت دەکە ئاوەک دەخواتەوە یان شتێک دەخوا پێویستە بە بیری بینینەوە بڵێ ئاگال لەوی بە ڕۆژی ئەگەر بە بیریشی نەیناوە لە بیری کرد ئەویش لە بیری نەبوو خواردی هیچی لەسەر نییە يعني هر تشتك خارن وخارن إيدي خلاص في قلبي تينا در خارن وخارن أم بتشينا بابات دوية وتبحث كري كون وبينا جنومري يعني از جماعة حلال واكو شرعا وقانونة إسلام دهاتي كان جي روجيا جنومرا بطال بد مثلا ظلام هاتوي موندية بابا شكا جنكا خوب كت درسته ماچی کرنا اکودو درسته بوانا وقتی روژی یعنی روژی بن یا جی اوجی چنابد طبعا روژی بوای ناشچه الا کوبونوات زما اذا التقى الختانان پیغمبر خدا فرمودی صلی الله علیه و کاتک پیاوجنکە بە تەواوی جەمع دەبن لەگەڵ یەک ئەوە دەبێتە هۆکاری ڕۆژیشکان ئەمما پێشتر قسەچی کردیان وەکو باست کرد ماچی کردیان سوعبەتێکی لەگەڵ کرد ئەوانە نابتە هۆی ڕۆژیشکان بەس باش نییە لە مەکروهاتە چکە ئەمە مەکروهاتیشمان هەیە دەبینی کەسێک خۆی پێ ناگیرێت حمل ناکە نابێ لەو شتانە نزیک بێتەوە دوای خوای گەورە فرسەتی دانایە أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم تمشي شوكة كاتو روجيش كانت حتى بياني كبر روجي دبيوان مازال هي دكري أو بيا ولا ويندر لقر خزانة كي خوي بيكا وجمع ببنو بيكا وداب نشنو بيكا وشهوتي خوين بطالكن نك بير لو بكاتو للروج تمشي إنزل له براستي أو أجر أوكرا كفارة كيسيو طبعا أجر أوكرا أجر عمدن بو أو دو رأي من هي يك لرأي كان أو يك دەڵێ ئەسڵەن کەفارەتی هەر نییە ڕۆژەکەی دەڕۆ و گونەحبار دەبی چونکە بە ئەن قەست ئەو کارای کردیە ڕیوایەتی تریش هەیە کە
کە دەبی 6 ڕۆژ لە مقابلی ئەو ڕۆژە بە ڕۆژی و هەر ڕۆژێکی شکان دەبێت لەوێ دەست پێ بکاتەوە 6 ڕۆژەکە ئەنجا ئەوە خۆی چییە خۆی ئیشەکە زۆر هەڵەیە ئەگەر ئینسانێک ئەوەی کرد چکە ئەمە کاتێک بە ڕۆژی دەبین لە ناو واجبەکی زۆر پیرۆز و گەورەداین دەبی زۆر خۆمان لەو کۆبوونەوەی لەگەر خێزانمان بپارێزین لە خواردن و خواردنەوە خۆمان حتا خواردن و خواردنەوەش بە ئەم دەنبی زۆر باشە دکتۆر هەر لەسەر ئەو پرسە ینی ئەگەر بێت و ڕۆژوەکە بەو جیماعە ینی بەتاڵ بێتەوە ئەو کەفارەتی دەکەوتە سەر یاخود ئەگەر بە ڕۆژوو بن جماعەکە بکەن یان ئەگەر پێش جماعەکە ڕۆژوەکە بشتێنن ئەو هەر بەڵام کەفارەتەکە ناکەن ڕۆژێک لە باتی دەگرتەوە کەفارەت سەر ژن و زەڵامە هەردووکە مثلەن ژن بێدا سەڵاتە گەلە جوات نەخێر زاروێ ئەگەر ئەسڵەن ژنەکە ڕازی نەوی پیاوەکە ناتوانێت لەگەڵیەوە خۆ بە زۆری نیە بە زۆری ناکرێن ئەمە گەلە جۆرە دێ بۆ بەتە هێندیدا ئەس وەکێ گەلە جۆرە بێجی حتا هەندە جۆرە وەکە عەبدەکە بن دەستی زەڵامی خۆ ئەگەر گوهداریاوی نەکرد گونەهبارە مەبەستا من یعنی هەر ئەو ناشتت قاڵە بێ گوهداریکردن جێڕالی ئافرەت نابێت لە خراپە بیت دەبی لە چاکە بیت کاتێک پیاوەکە لەگەر ژنەکە داوای شتی چاچی لێ دەکا ئەگەر گوێی نەدایە لەوێ گونەحبار دەبی بەڵام کاتێک بۆ شکاندنی ئەمری خوابیت نابێ بەجێ بکات باسی گوهدانێ کرد گوهدانش گوهدانێ فەرق بچینە گوهدانە مەسەلەن موسیقی جەماعەت جلوێت حاضرن چ گوهدانێک بوو چ تشتێکی یا درستە ڕۆژی وەکی خۆت مینت و چ گوهدانێکە بابەتێکی یانجی سترانێکی یانجی هەر ستران بێژێک بێت یانجی بابەتێکی بێت وەت کرد ڕۆژیا مرۆڤی کێم لێ بێت طبعا ئەمە کاتێک بە ڕۆژی دەبین دەبی ئەوە بزانین کە فەرمودەی پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێت ئەگەر کەسێک بە ڕۆژوو بوو ئەگەر تەنها خۆی گرت لە خواردن و خواردنەوە حساب لۆ چاوینەکە حساب لۆ جێزکەینەکە حساب لۆ زمانینەکە دەرێ خوای گەورە زۆر پێویستی بەو برسێتی و تێنیەتیە نییە لۆ چونکە ئەجرەکەی لە دەستووە ئەگەر بە تەواوی ئینسان بە ڕۆژی بی کە حەدیثێکی پێغەمبەرمان سەڵ ئیمامی بوخاری ریوایەت دەکە دەڵێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کاتێک کەسێک بە ڕۆژی دەبی ئیمانن واحتسابە یعنی ڕۆژیەکەی زۆر ڕۆژێکی تەواوە چاویشی بە ڕۆژیە نەزەر ناکە جێتکەی بە ڕۆژیە جێ لە حرام ناگریت جێ لە غیبەت ناگری زبانی بە ڕۆژیە غیبەتی خەڵک ناکە جون بە خەڵک نادە و ئەزیەتی خەڵک نادە دەستی ئەزیەتی خەڵک نادە بە پێل و خراپە ناڕوە هەمووی بە ڕۆژیە کاملەن ئەوە ئیمانن واحتسابە ئەوەیە دەبێتە هۆی ئەوەی خوا لە گوناحەکانی پێشی خۆش دەبی ئەمە ئەگەر هەر بە ڕۆژی بوو چوو گوێی لە گۆرانی خراپگرت گوێی لە تەواشی حەیە گوێ لە ڕابگری قورئان دەخوێندرێت گوێ لە ڕابگری هەموو ئەجراوانە تەماشاکە بەس بچی بالمقابل گوێ لە گۆرانی و حەفەلات و لەو شتانە بەشداری کرد بە پێلۆ و شوێنە ڕۆیشت غیبەتی خەڵکی کرد جوونی بە خەڵکدا قسەی غەڵەتی کرد هەموو ئەوانە ڕۆژیەکانی دەشتێت دەمینێتەوە نانەکەی ناشتێ ڕۆژیەکانی چی لێ دێ کەم دەبتەوە زۆر کەم دەبتەوە یعنی بەس خواردن و خواردنەوەکە دەمینێ دەرێ خوای گەورە زۆریشی بە خواردن و خواردنەوە الحديث بڵێ لهو الحديث طبعا لهو الحديث قسەی گەمە و گاڵتە هەموو ئەوانە خراپە لە بۆ ڕۆژی یعنی چییە ئەمە ناتوانین بڵێن ڕۆژەکەی بەوە دەشتێ بەتاڵ نابیتەوە با بینەوە سەر بەتاڵ نابتەوە بەڵام ئەجر و پاداشەکەی نامینێت دەمینێتەوە بەس ئەوەندێ نان و ئاو ناخواردن مەسەلەکە هەمە ئەوە وأنا ئەجزی واجبەکەی لەسەر لا دەچێت واجبەکەی لەسەر لا دەچی بەڵام ئەو ئەجر و پاداشەی ئەمە چاوەڕێ دەکەین کە لە بیدایەتەوە باسم کرد بەبەری ناکەی بەتاکید ئەمە بۆ سرودی ئاینی و ئەو بابەتانش طبعا ئەوانە ناتەبان سرودی ئاینی جێرە ڕادەگرین قورئان خوێندن جێرە ڕادەگرین شتی بەسوود جێرە ڕادەگرین هەمووی ئەوانە طبیعیە ناکرێ بەس ئینسان ئەو ڕۆژیە گەورە و گرانە هەمووی بەلەهو و لەعب و بەجێڕاگرتن لە شتی خراپ و ئەوانە بەسەر بە هیچ ئەجر و پاداش دکتۆر بۆچی پێکەوە گوێ لە سرودێک نەگرین وەڵا خۆشحاڵ دەبین ئامادەن ها دێڵە فەرموو
او دل ما بغمگینه كسر عشقين بمالينا كان دائم حزينا حسرة أنا بأمينة دل من سلطانی پادشاه روح و جانی كل الكنسار دلاني يا 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 محمد رسول الله أو دلي ما بغمجينا كسر عشقي بمالينا أو دلي ما بغمجينا كسر عشقي بمالينا ما كان دائم حزينا حسرة نبي أمينا ما كان دائم حزينا حسرة نبي أمينا مسر زر و
رسول الله مسرسر شواداني يا محمد رسول الله اشقا دل مومنایی صبر دل مظلومایی اشقا دل مومنایی صبر دل مظلومایی نور آشاب انبیایی یا محمد رسول الله نور آشاب انبیایی یا محمد رسول الله اللهم صل على محمد وعلى وعلى آل محمد بي خودش راضي هرهبن يا يا بدنا هرب من خودش راضي ليش حاجة راضي زجرة ما قلت يا بخيرة بنوبتك يمكن الروجي أجر الروجي إيش لا رصابت دكتور أمدي صابت لنا بابات خدا جريداي هرش كيم كرن يونجي حتى بطل كنا روجي ما قد بو جنوميرا بطل كنا الشهواتي همينا وعكينا بتو كفراجي سر كان شيست روجي باشا أجر جنجك تشكش بتش كربت الشهوة خو بطل كت أبخو همان قلنا هوان جنوميرا هاي يونجي كيم ترى ئەویش ئاینەن دەرشی ڕۆژەکە وقرتنا روجيا لەسەر تەنیا گرتنەوەی ڕۆژ ڕۆژێکی لەگەتەوە روجاكي اي تمام از بتشما بسيارة كودي بتايبة تيجي ام محاولة بكين دكتور كرت وكرسي برس بابا يكينو كان كتشك بروجيت بس بجت از شما سر شولي خود بيت از بي اشار بم بي كافيه بم روجيا بيت درستا يونجي كيم بت يونجي بطالة بەخۆی وەکو ڕۆژی کە ئەمە باز دەکەین کە ئێستا پێش ئێستاش ئیشارەتمان پێکرد ئەمە دەمانەوێت کاتێک بە ڕۆژی دەبین لە خوای گەورە ڕۆژێکە کامل بیت هەتا وەکو ئەجرەکەی بە تەواوی وەرگرینەکەن خوای گەورە دەبان وەکو ڕۆژەکەی دروستە بەڵام کاتێک سەفیە لە سەنیە و گونەحبارە لۆ چونکە ئەوەشی خوای ڕۆژوەکە دەبێتە ئیمانن وەختی سابە نابێت ئەیمانن واتیسابن لۆ چونکە ئەو خۆی لەناو بێ ئەمری خوادایە تەماشاکە چونکە خوای گەورە کاتێک ئەمر بە ئافرەتان دەکە خۆیان داپۆشن بالفعل دەبی ئەو ئەمرە جێبەجێ بکرێ ئجا بە تایبەتی لە ناو ڕۆژیشدا ئەو ڕۆژیەی کە ئەمە دەمانەوێت کە خوای گەورە لە ئێمەی دەوێت فەرزی کردی لەسەرمان پێغەمبەر سەلامی خوای لەسەربی ڕۆنی کردیتەوە دەبێت بەو شێوێبی ئەو ڕۆژیە نییە کە خۆی دانەپۆشیە یاخود جێ بەشتەکانی ترنادا یاخود غیبەتی خەڵکی دەکا یاخود يعني وكو وقت بيجي فرزة كوش فرزة ماسترها بري طبعا دكتور يعني لستيكم لا يعني او برسياران ك زوترين يعني برسيار دكريد لباريانو كآية تاچند مثلا روجو بطال دكاتو بطال ناكاتو دموي يعني برسيار كان اللي بكم بوي بخيراي والله ما كهبت مثلا بون كردني دوكالي جگەرە کەسێک کە جگەرە دەچێشێت و کەسێک جگەرە تەنیشێت ئەم دووکەڵە دەچێتە هەناوی ئەوی دیکەش ئەمە ڕۆژ بەتاڵ ئەوە بەتاڵ ناکاتەوە چونکە خۆی نەیچێشایە پێش ئێستا جارێکی تر بەرنمەیەکمان هەبوو پرسیاری ئەوانێک جگەرە ڕۆژی دەشتێنی بەڕاستی تاکی 100 چونکە هەر خۆی جگەرە پێکاتیە علمیەن پێکاتیە لە ڕێژەیەک لە نیکۆتین و لە قەتران و لەو مادە خراپانە ئەو مادانە ڕاستە لە ناو دووکەڵەکە هەستی پێ ناکرێت بەڵام کە کێشای کەسەکە جڕمێکە داخلی ناو مایدەی ئینسان دەبی لەوێەوە دەشتێنی یانەوە نێ بڵێ مەسەرێکی خلافی چکە بەشتیتنێ بێت یا پاکیتێ بێت نێرگلەیە ئەویتر هەموو زغارێت دەشتێ ئەوە یەک بەڵام کاتێک ئەتو لەوێ دانیشتی یان لەوێ ئەوەی بۆنەکەت لۆدێ بە بۆنەکەی ناشتێت چکە تو ئەن قەست نەچێشکە بە ڕۆژوە پێ خۆشەکە دووکەڵەکەی بۆ بەخوای ئەوە لەغ دەبێ ڕۆژوەکە ئەوەش ئەن دەگەڕێتەوە سەر ئەجرەکەی کە باسمان کرد باشە بە خاخی ڕەبوو بڵێ ڕەبووی هەیە
بەخاخی ڕەبوو ناشێ لە بەرەو حالەتی ضروریە ئەو کەسە طبعا ئەمە لێرە کە باز دەکەین ئەو کەسانەی کە نەخۆشن خوای گەورە مەجالی پێداون بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی کلیان هەیە نەخۆشی ڕەبوویان هەیە نەخۆشی تریان هەیە دەتوانن بەڕۆژینە بەڵام ئەگەر بەڕۆژیش بوو دەبینی لە خلالی ئەو مدەی بەڕۆژی دەبیت جارێک پێویستی بە بەخاخەکەی هەیە بەخاخەکە ناچێتە ناو معیدەیەوە لەوێ دەمینێتەوە بڵێ قەترەی چاو قەتری چاو ئەویش ڕۆژی پێ ناشچێت کلی چاو کلی چاویش مغازی ئەوە دێرە یا الله دەگۆڕێ مغەزی ئەگەر باشە مغەزی تقریبا ئەغلبی فوقاهەکان لەسەر ئەوە متفقن خۆی مغەزی کاتێک ئەمە بە ڕۆژی دەبین چ دەکەین خۆمان لە خواردن دەپارێزین وانە کاتێک مغەزیەکیاندا نەخۆشەکە ئەسڵان خۆی نەخۆشە خوای گەورە چ دەفەرمی فەمەن کان منکم مەریضا ئەو على سەفەر فعیدة من أیام أخر ئەسڵان ڕۆژی لەسەر نییە کاتێک بە ڕۆژیە مغەزیشی وەرگرت مغەزی خۆی چییە یعنی لە باتی خواردن و خواردنەوەیە کەواتە ڕۆژەکەی دەشتێت دەبێ وەختێکی تر بە ڕۆژی بیتەوە ئەی تەحامیل و بەخاخی و ئۆکسسیجین و ئەوانە ڕۆژی ناشتێنیت لەسەر ڕێی زۆر لە فوقاهەکان حتا زانم بەس ئیمامی نەوەویە پێی وایە کە بەتاڵی دەکات بەڵێ حتا فەحسی ئافرەتانیش لە کاتی زەڕورەت کە دەستنە لای دکتۆر چ بەدەستە دکتۆری ئافرەت فەحسیان دەکا یان بە جیهازێکە کە ئەو جیهازە بەس نابێت تەڕبیت کە لە دامانی ئافرەتەکەی ئەوە دەکا ئەوانە ڕۆژیان پێ ناشتێت دەرزی بە هەموو ڕێی واشەیە دەڵێ دەشتێت ئەوش بابەتێکی دەرزی چ لە وەریدیشبی چ لە نێرچیشبی ناشتێت چکە ئەوە ڕەبتی بە غیزا ئەوە نییە ئەو نەخۆشە پێویستی بەو دەرزی و عیلاجە هەیە کە وەرگری کە وەریگر ڕۆژی پێ ناشتێت ئەگە بەشێکێ دەڵێن بە بۆنکردن ڕۆژ و نازام چی بۆن دەڵێن سووک دەبی ئەوشتانە بەڵام بە عموم ناشێ ئەمە باس لە نشکانەکەی دەکەین کاتێک ئینسان بە ڕۆژیە پێویست ناکە خۆی معتەڕکە دائیمەن بۆنی لە خۆی بدەوەشتانە ئەگەر دەستێتە سەر ئیش دەستە سەرکار پێویستی کرد لە خۆشی بدە زۆر طبیعیە دکتۆر دوێبینێدا ئەنێ ئەو پرسیار هێشتای نەکردن بەس دوێبینێدا کەسێکی ڕۆژاوی بەتاڵبی بخوت وەخوت ئاسایی یان ژی دوێت وەکی کەسێکی ڕۆژی تەعاملێ بکرد خۆی ئەگەر لە ناو خەڵک بووە باشە وەکو کەسێکی بە ڕۆژی تەعامل بکە ئەگەر ڕۆژێکەشی شکا بەڵام ئەگەر لە ماڵێ بوو بە تەنها بوو نانیشی خواردتەوە و ئێستا ڕۆ بە ڕۆژی نییە ئەو شخصە دەبێ ڕۆژێک بگرتەوە لە باتی ئەو ڕۆژیە گە نانیش بخوا ئەوەش بکە طبیعیە دەتوانیت مەزالی پێدە بەس ئەگەر لە ناو خەڵک بوو احترامان لە ئەو خەڵکە نابێ وەکو کەسێک دەربکەوی کە ڕۆژی شکایە باشە دکتۆر ئەمە دەکەینە دو پرسیار ینی ئەوەی کە بە ڕۆژوو نابێت ینی ئەمە هیچ پشت ڕاستکراوەتەوە لە ڕووی فەرمودەوە ئەوانەوە ئەگەر باسی بکەیت ینی بە ڕۆژوو نابێت ئەوە هیچ گوناحەکەی وە کە لە نێو خەڵکیشدا ئەوەیە کە دەخوات و دەخواتەوە گوناحەکەی دەبێتە شتێکی دیکەیانتەنیا ئەوەیە کە بە ڕۆژوو نییە دەبەن گوناحبارە زۆر ئێستا ئەمە زۆر جاران لەگەر برا مەسیحەکانمان جارووا بووە لە کۆلێژ داواممان کردیە یاخود لە دائیرەکان زۆر بە ئەخلاق و ڕەوشتەوە دەبینی کاتێک خۆی بە ڕۆژی نییە مسلمان نییە بەڵام احترامن لۆ مسلمانەکان نانی لە پێشەوان ناخوات ئاو لە پێشەوان ناخوات دەڵێوانە لە گەرمدانەوە زەمیل و برادری منن تەماشای ئەو کاتێک مسلمانە دەبی ئەولاتر ئەگەر بەخۆشی بە ڕۆژی نییە ئینجا لە بەر نەخۆشیە لە بەرەر و کارێکی ترە دەبێت زۆر ڕێز لەو کەسانە بگری کە لەگەڵیدان بە ڕۆژی نەک لە پێش ئەوان حسابیان بۆ نەکات و ئەوە دوو جار گوناحبارە گوناحەکەشی زۆر گەورەیە بەڕاستی چونکە ئیستیزائیشە بە ڕۆژوانەکان ڕێز نەگرتنە لە گەورەی مانجی ڕەمەزان کە باشکرە لە پێشچاوی خەڵک نان دەخوات چونکە ئەمە دوو جۆر گوناحمان هەیە تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە فەرمودەیەکی سەحەدا كل أمتي معاف إلا المجاهرين هەموو ئومەتی من خوای گەورە کە گوناحیشیان کردیە هەڵەشیان کردیە تەوبەیان کردیە گەڕاینەوە لای خوا ڕۆژی دوای خوا عەفویان دەکە لێیان خۆش دەبیت ئیلا ئەو کەسانە نەبیت کە بە ئاشکرا گوناح دەکەن تەماشای چونکە ئەوە دوو جار فەخرکردن بە گوناح و بە ئاشکرا لە پێش چاوی خەڵک گوناح دەکات ئەوە زۆر خەتەرە بەڕاستی ئینسان ئەگەر هەڵەیەکی کرد گوناحێکی کرد ئەبێ دای بپۆشی ئەبێ کەشفی نەکە لەو خەڵکی تر تاوکو ئەو خەڵکانە نەبنە شاهێد دەسەری دکتۆر خودش تەڕۆزی بێت خێرا بنویست gelekinde û pirsiyarê tênekirin lê wekî diyar derspêkê jî yanê babet pindê hate destpêkirin Xwedê Teala mezaniya xwe dibêjit
يعني همي عمل بني آدمی بوی بتنی روزی نبود او بومنه و از دی اجر پاداشته بدم اینجا بس خود زان کده چه اجر پاداشته کی زور تایید کسی کی بو کسی کی دیده ایشلا خود مشونا حساب کت اوی اجر پاداشته وانا بگهتمه اوت خواص الخواص ایشلا و ایشلا خودش راضی بود خدا خیر دەست خۆشیتان لێ دەکەم هۆردووکتان بەڕاستی لەو ڕەمەزانەی ماڵەکانی خەڵکتان ئاوادان کردەوە ئەمن بەش بە حاڵی خۆم وەکو مامۆستایەکی ئاینی و کەسێکی ئەکادمی کە لە زانکۆی داوام دەکەم کاتێک دێمە ئەو بەرنامەی لەگەڵ بەڕێستان دارین زۆر دڵخۆش دەبم بەڕاستی چونکە هەز دەکەم یعنی پرسیارەکانتان بۆ ئەوەی خەڵک سوودی لێ ببینی پرسیارەکان ئەوە نییە ئیسیدراج و کێشە دروستکردن و ئەمە هەر بەونیەتەوە دەستان خۆش بی هیوادارم هەر ئەوها بەردەوام بن خەڵکی مە بەڕاستی گەلەکەی ئێمە گەلێکی مسلمانە خەڵکی کورد ئەمە زۆر ئەو لەفزەی بکات ستەم دیدەیە پێویستی بە هەموو دوعایەکی خێرە پێویستی بە هەموو شتێکی باشە پێویستی بە هەموو ئامۆژگارێکی چاکە ئەوانە مای دڵخۆشی دنیا و دوا ڕۆژمان انشاءالله ئێوە شەر سەرکەوتوو بن و خوای گەورە و ئیمانەت ئەم هەر گۆوە مەخەلەتیە کرد بێژنەمە بۆ بوێنەکن ئەوێ بکەن دەستان خۆش ئەمە متابعە دەکەم بەڕاستی شەوانی ڕابردوو شەوەکانی پێشتر مامۆستایانی بەڕێز کە هاتوونە بەشداریان کردیە خۆشحاڵ بووین شەوی یەکەم دکتۆر دلێر خوا موفەقی کە هات بەشداری کرد شەوی دوای مامۆستا عەبدولغەفار زەمیل و ڕەفیق و برادەرمانە قسەشی زۆر خۆشی جێڕا ئەمیش لێ زۆر پێکەنی بەڕاستی یا خوا مولایەکە سەر موفەقدان کە ئەو بەڕێزانەش خۆشحاڵ بووین دووبار ڕەمەزان تو چ دبێژی تشتێکی مەهەیە ئەوژی تشتێکی تایبەش بێرەخیبا بە تو چ دبێژی مەسەلەن تو چ دبێژی دکتۆر چ دبێژ وڵات دکتۆر میوانی مە دکتۆر شتێکی تایبەت پێشکەشکردن ئەم بچین والله ئەگەر شتێکی خۆشە بە ئەوەی پێشکەشیان کە زۆر خۆش بوو دەستیان خۆش بی ناوێ خودی لێ بینن سەر خۆ شتێکی خۆشتریمان مادەم وأي براكي مسلمان دورا مظلوميا دستت بگیره و به قرآن بوره گی راستی بورگی راستی جیا های براکی مسلمان دواره بازنو بیان صد بگیره و
داری چول رفتار دکه بختياري كوتاجي المال لو كاتيت مع الناسي اسكر بيوبي روبا ورمان لكفر وانا ناسي اسكر بوبي روبا ورمان لو كاتيت مع الناسي سرتاري تكوشراني لميداني تكوشن ما مستياني لقوت بخاني جيان ما مستياني لقوت بخاني جيان وي ان شاء الله خذ اشترى بخير بينه ويا هرب من يا ربي خذ خراب المسجد دستان. وي هربجي هربجي ارهبي زنگی خوش بجاب بچینە پیاسەکە خوش پیاسەکە خوش بچینە کیوە بچینە سەهۆڵەکە شەقامی سالم شارە حیاتەکە چۆنی کاکە گیان بچینە شارەکە بڕۆین بۆ شارە حیاتەکە هینەوانێ هینەوان ئەوە لە خواردومەوانێ وەرە بەخسە ئەوانێ ئەو بوو خواردمەوانێ لەفزی وا بەکاردێن مەسەن ئەڕۆمەوانێ ڕۆمانێ بوو سەهۆڵەکە لەوێ چاکە خۆمەوانێ ئەوە نییە دوو ڕەفیق ئەبینم ئیتر ئەڕۆمەوە ماڵەوانی ئەڵا با بچین با بڕۆین بۆ سەهۆڵەکە بزانین چه هەیە دیکە مەسەنەن هەولێری مێ هەی ئیسکۆن گەلە جۆرە خودی ئەسپۆژی گەلە جۆرە گەلە هەواڵە یاڵە کیڤە بچین ئیسکۆن نوکەمە جایکی دیژە ڕۆستی جاوی گەلە تایبەتە ئەوژی خۆشە شەقامی غەزالیش ئەوژی خۆشە مەسەن ئەوژی کۆفتری پیاسەکە خۆشە بێن فرەها بس با ئیسکۆن گەلە بناوبانگە ویریژی بناوبانگە بجال سلێمانیژی سەهۆڵەکە بەس مخابن حتى نکەل دووکی مەجیەکی وسۆنینە نییە دووکی نینە مەسەن ئیلا ڕەخێ گەلی بس ئەوژی سەرمانچنەوە ینی زۆر کەم والله خەتایتوە بۆ خەتایمەکەی گوتوت ئەمن نەمگوت یالا دەبیا من وا بڵێم طبعا تو مەزارت نییە بچینە دهۆک داوەتی منی بزانە دەمیان سبەی داوەتی منی حەز سبەی ئەتوو سبەی دەچێت دهۆچێ بەخوای زۆر ئەسەی دەچین ئیفتارەکەی دەکەین بەربانکەکە دەکەین دەگەڕێن ئەو ڕاوەڕاوە بە من دەکرێت غاردەوە ئەو هەیە هەیە من ئەو هەیە بەخوای سرفی لە سارە دەمڕ ئیشڵال دووکی جادەکەەوە سەبێتە بەکردن مەسەران هەم جهێ بێن بەدۆنێ بێت هەم جهێ پیاسێ بێت هەم کۆنڤە بینە خەلکی و جەحێلەوانە بەجال شەوێت ڕەمەزانە پیرۆز سلێمانیە یعنی کوەکی خەلک بێژن خۆسەتەن سلێمانی دوێت پیاسەکە سەهۆڵە شەقامی ئەوە بکی سالم يعني جادك الشعبية سليمانية همين صحيح بجدي خوش ولا هكا تو فتاري بكيجي بس بخوشة تو بتشا سهولك لفكو جگر زيادة الأوب نوبة لفي جگر أما بيدلين زرك أو دبجني جگر أم دبجني ميلاك تي ميلاك أنت بخذي معقولة ساعات نيفيد نوبين ميلاك جگر نانا أو نا ملاك فيرم أو جگرا كادا كوليتيا طبطبينا نا حسابينا أو يديك قرنجين يعني خندا هيدي دي فيركن تو الزباعة كود ياخذ عسكت نوتشت أتو بسورانية من بكر ما نزق صدق مبادين نفروفين تيش تيش ناني سبيني الله فيا خلاص براين فيرمي صح صدق
بچی لە فەکری بابچی. وێری بخۆی خۆشە چاکی بە خۆی خۆشە گەل هەواڵەوە پیاسەکی بکەی بجان بژی بچینە وێری کۆجەوێ سەهۆڵەکە بابزانانی سەهۆڵەکە لە دەڵێ هاوڵاتیەک دەڵێ ئەم چا نەخۆم ساف نابم بە هەوڵ کام چا کات بابچین تخوا يلا سەر ئەبزانەوە چییە چ دەڵێ ساڵەکە لە ڕۆژانی ئاسایش کەشێکی تایبەتی هەیە لە ڕەمەزانان تایبەتترە دوای بەربانگ پێویستە چایەکی ساڵەکە بخۆیتەوە ئەگەر بەربانگێکی باشی شکرد بێ پێویستە لە فەیەکی ساڵەکەش تاقی بکەیتەوە ڕەمەزان بێ یاخود ڕۆژانی احتیادی ئەمە تا درەنگانێکی شەو لێرن وەڵی حەزە ینی زۆر زار تۆ زۆر ئەسا من خۆم مشتریم هەیە جاریوا لەگە خێزانەکە شاریڵەمەوە لە ماڵ و نانە نانڵێ نەوەڵ هەر حەزەکەم بێم لە فێ بخۆم یعنی حەزەکات بێ هەر سەردانێکمان بکات ڕاهاتوە بە کەشەکە کاکەجان چایەکی زۆر ڕوونی خەفیفی دیش لە من بەرێ چای ساوەڵەکە ئەگەر چای ساوەڵەکە نەخۆی مێشکت ساب نابێت من هەموو شەوێک شەوانەیەم سەردانی ساوەڵەکەکەم شایە دوو چاوخۆم مێشکم سافە بێ بۆ ئیسراحەتی مێشکم و جەوێکی شەگۆڕم زۆر مرتاحم. زۆر وڵی حەزم چوە ئەو چایە دەزانین هەیڤەک زێدەترێس نەچوین ئەم زۆر لە مێژە نەچویمە وەڵا 2 ساڵ زیاتریشە زیبزی ئەزۆ کۆمار چین منداکە مەجۆ خۆ بە کۆماری نازانم ڕۆژێک لێ ڕۆژێک لێ منیش نابن ببرا وەرە خۆ بە زۆری خۆ لە سیاری هەندرێن وەرە يلا الو هندرين وا دەکە هەر تامی وڵی تامی نەما ئێستا بڵێم دێم خۆش نییە وایە برا ئەم جۆرە بێت ئەم بچین نیفشە بە تەلەفۆنەتم نەبژی وڵ ئاستای من نزانم چێ تەلەفۆن دەکەی هەر کاتێک بی ئەمن ئەو هەمە بە برادری بڵێم چ کاتێک بی وەرە بڵێنێ ئاخر جارێتەوە چکە من بە قسەم دەکەی تازە مەڵێ ئەو هەبوو چیە ئیشڵش لە جارەکە پێوێت خودی حەسکرد ئیشڵ ئەم ئەو لەفێت خوش و خۆرنێت خوشمەدیتن و بەس کۆڤجافتیۆ خڕۆبن باشن مە برگۆ تەندروستیایی بەس vێجارەیە کارێمان دکتۆر هەلوێزێ بەحسێ کەسێت نساخت نەخۆشیێت سوکەریەکەت نەخۆشیە شەکری شڵە خودی سڵامەتی بۆ هەمیەوە بدت خودی مەهەمیاش نەخۆشیە دیر بێخت خودی ئەوێت نساخ بۆ نەخۆشت سۆ خودی باریوانە سڤک کرد تایبەتیش هەیڤ ڕەمەزانێدا بجاوی دکتۆر هەلوێزێ vێجارە چ دەرمانخوانەکێ بە سایدەلیان بژینی کۆوی چڕێن ماهەنە بۆ توژبیێت نەخۆشیە شەکرێ بزانین کۆدێ چ بێژت ببینین و vێجا پشتێنگی ئەم دێزێتتر چینەتنەوە بابەتێ تەندروستیدا
سەرڕاوەی ڕۆژویان لەسەر نییە بەڵام 86% ئەو نەخۆشانی جۆری دۆمی شەکریان هەیە و 43% ئەوانەی جۆری یەکەمی نەخۆشی شەکریان هەیە دڵیان ئەوخرە ناگرێ و هەر بە ڕۆژوە بن. ئەمە تەنها بۆ نەخۆشی شەکرە. ئەوانەی کێشەی دڵ و هەوکردن و پێشینەی جەڵدە و خودە و چەندی نەخۆشی درێژخانی دیکەشیان هەیە زۆر جار هەردەیانەوەی ڕۆژەکەیان بگرن. ئایا ئەم کەسانە کە لە ڕۆژێکدا چەندین ژەم دەرمانیان هەیە دەکرێت کات و ژەمی دەرمانەکانیان بۆ بگۆڕین تا هەم ڕۆژەکەیان بگرن هەم دۆخی تەندروستیشیان جێگیر بێ لە هەندێک باردا دەکرێت. چۆن؟ بۆ نمونە پزیشکی پسپۆڕ یان پزیشکی دەرمانساز دەکرێت دەرمانەکەی بۆ بگۆڕێت و بیکا بە دەرمانێ کە لە بری ئەوەی سێژە بخورێ یەک ژەم بخورێت. بەڵام بەهێزتر بێت و هەمان کاریگەری سێژەمەکەی هەبێت. ئەمە زیاتر بۆ ئازارشکێنەکان و دەرمانی دژە هەوکردنەکان گونجاوە بەڵام دەکرێت پزیشکی پسپۆڕ بۆ زۆرێک لە نەخۆشی درێژخایەنەکانی دیکەش ئەمە پەیڕۆ بکات. هەندێک جار پێویست بەوە ناکات دەرمانەکە بگۆڕێت تەنها کاتی دەرمانەکە دەستکاری دەکرێت. بۆ نمونە پزیشکێکی پسپۆڕ بڕیا لەسەر ئەوە دەدات کە نەخۆشێک کیرۆدەی گرفتەکانی دڵە لە بری ئەوەی نیۆڕۆ حەبی زەختەکەی بخوا با پاشێوان بیخوا. بەڵام گرنگە کە هەر گۆڕانکاریەک لە دەرمانەکان و شێوازی خواردنیان بەڕاوێژی پزیشکی پسپۆڕ بکرێت گەرنا دەرەنجامی نەرێنی دەبێت. بۆ نمونە نەخۆشی شەکرەکە بەبێ ڕاوێژ بە پزیشکەکەی ئەنسولینەکەی بە پاشێوان وەرەگرێ لە برێەوەی بە ڕۆژوەری بگرێ و دواتر بەسەری ئاخەوێ دەکرێت پاش خەوتن شەکرەی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزێت و مەترسی لەسەر ژیانی دروست بکات. سەبارەت بە جۆری ئەو نەخۆشیانەی کە بەهۆی بەکارهێنانی دەرمان و چارەسەری پزیشکیەوە دەتوانن بە ڕۆژوو نەبن پزیشکان ڕێنمایی خۆیان هەیە. ئەوانەی توشبووی شەکرن ئەگەر شەکرەکەیان بە حەبوو چارەسەری ئاسایی کۆنتترۆل کرابێ دەتوان بە ڕۆژوو بن. بەڵام ئەگەر شەکرەکەیان کۆنتترۆل نەکراوە یاخود بە دەرزی ئەنسۆلین کۆنتترۆل کراوە نابێ بە ڕۆژوو بن. یاخودە و کەسانی کە بە شێوێکی بەرچاو شەکریان دادەبەزێ دیسانەوە ئەمانش نابێ بە ڕۆژوو بن. سەبارەت بە ئەو کەسانی فشاری خوێنیان هەیە ئەگەر فشارەکەیان بەرز بێت و بگاتە 20 بۆ 25 باشترە بە ڕۆژوو نەبن بەتایبەت ئەو کەسانی کە هەست بە ئازار ناکەن لەگەڵ بەرزبوونەوەی فشاردا چونکە ڕۆژانە پێویستیان بە خواردنەوەی بڕێکی زۆرترە لە ئاو ئەوە سەرڕای بەکارهێنانی دەرمانی تایبەت بە کۆنتترۆلکردنی فشار. سستی گورچیلەکان یەکێکی دیکەیە لەو نەخۆشیانەی کە پێویستە کەسی توش بوو بە ڕۆژوو نەبێت چونکە پێویستی بە وەرگرتنی دەرمان و خواردنەوەی بڕێکی زۆر ئاوە لە ڕۆژێکدا. هەروە ئەوانەی شەقیقەیان هەیە و زۆر بەتوندی تووشی سەرێشە دەبن نابێ بە ڕۆژوو بن. ئەوانشی ڕەبۆ یاخود حساسێتی قورسی قورگیان هەیە بە گوێرەی ڕێنمایی پزیشک پێویستە بە ڕۆژوو. هەندێک دەرمانی کاریگەر هەیە کە ترسی ڕۆژوشکاندنیان نییە وەک شاف، پۆمپی هەناسەدان بۆ کەسانی تەنگە نەفەس، هەروە قەترەی چاو. بەڵام دەرزی تا ئێستا مشتومڕێکی زۆری لەسەرە و یەکلانە بۆتەوە کەوتۆتەوە سەر نەخۆشەکە خۆی. هەندێکیان دەرزی لە خۆیان نایەن تا دوای ڕۆژوشکاندن، هەندێکیش دەڵێن دکتۆر دەرزیەکەم لێو گوێمەیەرێ دڵشەرت. بە هیوای ڕەمەزانێکی تەندروست بەومت. وای خودش افکاری ما ڕازی بی ڕازی بن هەڵوێستی دکتۆر گەلە جارات ڕەمەزانە دەگەلە نەخۆش تووشیوان مشکل ئیشکال و مشکلات بن یعنی هەکە دکتورێکی ڕێنمای تەندروستی دۆنەوە بزانن ئەویش بەر سەحەتەوەیە ئیسلام ژێهاتی تو مرۆڤێکی تەندروست بژی یعنی خودی تعالی ڕۆژە قیامەتیژی دێ پرسیارە تەندروستیامەش مەکرد وەختێ زانت کو تەندروستیاتەنەوە باشە کو تو پرۆژی بی ڕێنمای دکتۆری بەرچاو وەرگرن دا بشی هێدی تەندروستیاتە وەگرت ساڵت بێت پرۆژی بن وانە دڵی وایە ما خلاص خودت توسا گوی خود دیام خودت سگی تێنا سێ خۆش دەگرم ورد ورد گیزاتش میاره نه جیز نییە مێوژە یاڵا بجا زیاتر بچینە ناو بابەتێ تەندروستی دا و ویجارێ ئەم بابەتێکی هەل بژێریم تایبەتیژی گرێدای دایک و زارۆکە کا پرۆژی بین ji bo deykê taybetî jî eva şîrder bit bû zarokê xwe heta çira dewşet rojî bit û heta çira de karîgeriya rojê dê li ser şîrdanayê bû zarokê hebe girngtirîn temenê zarokê ye xaڵێکی گرنگە کەمە قسەی لەگەڵ بکەن ئەویش لەگەڵ چێ لەگەڵ دکتۆر سەرور محەممەد ئەفشەوەدی میێوانێ مەبت دکتۆر تو گەلە گەلە ئەمەش بەڕێز دکتۆر بەخێر بێ دکتۆر ئەم بێژین پزیشکی پسپۆری من دەڕیان هێشتا بردە تەخلاص نەبیە خێش تەخلاسم نەکردیان قوتابی دکتۆرام نەخشە ڕۆژە پزیشکی بسپۆری زارۆکە ئینشاءالله لێشت ڕادەبینین ئینشاءالله سپاس ڕەمەزان چاوە دەرباز بوو دکتۆر الحەمدولله باشە دکتۆر بابینە سەرباسەکە ینی چەند ئەوانەی کە پێویستە بەڕۆژوو نەبن ینی ئەو دایکانی کە شیر دەدەن بە منداڵەکانیان بەڕۆژوو بن بە ڕۆژوو نەبن چۆنە بە منداڵەکانیانەوە
سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم لەو بەرنامەی لە باڵبژاردننی ئەو تەوەرە گرنگە طبعاەوە یەک لەو پرسیارانەیە کە ڕۆژانە ئێمە لە یادە لە مستشفا گوێمە لە دەبی نەخۆشە و پرسیارە دەکات بە تایبەت ئێستا کە مانگی ڕەمەزانە و پرسیاریەوە دەکەن کە ئایا دەتوانانی بەڕۆژی بوون بەڕۆژی بوون تاسی لە شێری منداڵەکەی دەکەیانە دەمانەوە ئینشاڵە لە ڕێی بەرنامەوە جوابی ئەو پرسیارانە بدەینەوە تەمەنی منداڵ دەتوانین دیکەینە دوو بەش ئەو ئافرەتانەی کە منداڵەکانیان لە تەمەنی 6 مانگ خوارەوە واتە منداڵی تازە لەدایک بوو تا تەمەنی 6 مانگی و ئەوانەی دیکە کە 6 مانگ بەرەوسەرن چونکە وەکو دەزانن ئەو منداڵانی کە تەمەنیان بچووکترە لە 6 مانگ تاکە پێکاتەی سەرەکی خواردنیان شیرە جگە لە شیر هیچ خواردنیشی دیکە ناخۆن بۆ نمونە پێویستیان بە ئاویش نییە تەنها شیر بەکاردێن تەنها شیر دەخۆن لەبەرەوە بەجیا باسی دەکەین ئەوانی دیکەش کە تەمەنیان سەروی 6 مانگە ئەوانە وینینگیان دەست پێ کردەوە تا دەستیان بەوە کردووە کە خواردن بخۆن جگە لە شیری دایک خواردنیش دەخۆن ئەوانەی 6 مانگ بەرەوسەرن دایکەکە بە ئاسایی ئەتوانی بە ڕۆژی بی کێشەی نابی لەبەرەوەی بەڕۆژ کە دایکەکە بە ڕۆژوە دەکرێت منداڵەکە جگە لە شیری دایک خواردنی دیکە بخوا زۆر تاسیری لەسەر نابی هەم لەسەر منداڵەکەەوە هەم لەسەر دایکەکەش ئەو تەمەنی کە گرینگە باسی لە بکەین تەمەنی منداڵی تازە لە دایک بوو تا تەمەنی 6 مانگی لەو تەمەنەی دەتوانین بڵین بە ڕۆژی بوونی دایکەکە هیچ تەسیل لەسەر شیرەکەی ناکاتن واتە نە بڕی شیرەکە کەم دەبێتەوە نە پێکاتەی شیرەکەی ینی ئەو پێکاتەنێکە لە ناو شیرەکەدا هەیە گۆڕانکارێک وای بەسەر نایە کە تەسیر لە گەشەی منداڵەکە بکە یاخود لە تەندروستی منداڵەکە بکە بەپێی ئەو توێژینەوەی تا ئێستا کراوە بە ڕۆژی بوون تقریبا چەند مادەیەک بە ڕێژەیەکی کەم دەتوانین برێن کەم دەکات وەکو مادەی زینک وەکو مادەی مەگنیسیۆم پۆتاسیۆم تەنها مادانە لە شیر تا ڕادەیەک ڕێژەکەی بڕەکەم دەبێتەوە ئەو دایکانی کە بە ڕۆژی دەبوون بەڵام بە شێوەی ئاسایی ئەگەر دایکەکە تەندروست بێت هیچ کێشەیەکی تەندروستی نەبێ و توانێت بە ڕۆژی بوونی هەبی دەتوانی بە ڕۆژی بێ ئەگەریش دایکەکە خۆی نەخۆش بێت یاخود ناتوانێت بە ڕۆژی بوو دەتوانی هەندێک ڕۆژ بە ڕۆژی بی هەندێک ڕۆژ بیشکێنی ینی حەسەب توانای دایکەکە دەتوانێت بە ڕۆژی بی ئەی حاڵەتی دیکە مەسەرن ئەوەی کە نابێت ینی بە تەواوی بە هیچ شێوەیەک مەسەرن بە ڕۆژوو بێت نەک ئەوەی کە با بڵێن بە پچە پچڕی هەندێک ڕۆژ و ئەوانە ئەوە چه حالەتێک ئەوەی کە باس کرد ینی خوار 6 مانگیە بەڵێ منداڵەکە ئەگەر 6 مانگ بچووکتر بوو لەبەرەوەی لەو تەمەنەی تەنها پێویستی بە شیری دایکە ئەگەر دایکەکە شیری خۆشیدا لەوانەیە ئەو منداڵانە ساعتی جارێک هەموو ساعتی جارێک پێویست کە دایکەکە شیری خۆی بداتێ وەکو باشە شیرەکە کەم دەکا یان پێکاتەی شیرەکە تێک دەچێت پێویست نابێت بۆ منداڵەکە چۆنیە وەکو شیرەکە هیچ گۆڕانکاری بەسەدانیان کەم دەکا نە ڕێژەکەی کەم دەکا ڕێژەی دروستبوونی شیرەکە پەیوەست نییە بەوەی کە دایکەکە خواردنی چەند خواردووە بە ڕۆژوەیانە پێوەستە بەوەی کە منداڵەکە چەند شیر دەخوا منداڵەکە چەند شیری زیاتر بخوات چەند شیرەکە بمژی ئەوەندە شیر زیاتر دروست دەبیتن کەواتە لە کاتی بە ڕۆژبوون شیرەکە کەم ناکە و پێکاتەکەشی وەکو باسم کردن هەم مادەی زینک و مەگنیسیۆم پۆتاسیۆم تا ڕادەیەک کەم دەبیتن بەس کاریگەرێکی وای لەسەر تەندروستی منداڵەکەی نابی تەنها لەو حاڵەتی ئەگەر دایکەکە تەندروستی باش نەبی یاخود دایکەکە بێتاقەت بی لەگە بە ڕۆژبوونەکە دەکرێت بە ڕۆژوو نەبی بەوکو کاریگەری لەسەر منداڵ هیچ کاریگەریەکی نابیتن دکتور از مادام بحثا شیری امکان وجا خورنا دیگیجی پیتویه و طیبتیش از بحثا پاشیوی و فتارات کم رنگ روز دی بشه هر وقت که ویا تشتکی طیبت بخود بس پاشی و فتاره توی چه تشتکی باش ده بود کو شیر دیگه هر یه باش بود گزارو کیوی حتی توی تمرین کو پیتوی شیری هی بس وەکو ئەو خۆراکەی دایک تەبانەوە زۆر مهمە دایکەکە دەبی ئەو خواردانە زیاتر بخوا کە وە دەکاتن شیری زیاتربی و وە دەکات غازاتی نەبی چونکە منداڵ لەو تەمەنی مانجی یەکەم و دووەم ئەوانە یەک لەو کێشە سەرچیانی کە دایکەکان هەیتیان بەدەست منداڵەکانیانەوە مشکلی غازاتیە مشکلەوەی کە دەڵێ منداڵەکەم تێر نابی بە شیر و کێشانەی بیدایەتی سەرەتای زۆر هەیتیان طبعاً لە کات ڕەمەزانی زۆر پێویستە خواردنی کە دەیخوا خواردانە بیتن کە شیرەکەی زیاتر بکاتن و نەبێتەوە ئەوەی کە غازات بۆ منداڵەکە دروستکە ئێمە چەند ڕێنمایەکمان هەیە عادەتەن بە نەخۆش دەڵێن ئەو خواردانەی کە دەبێتەوەی دروستبوونی غازات و ئەو حاڵەتانە ئەو شیر ئەو خواردانە دەبێت کەم کاتەوە بۆ نمونە خواردنە سپیەکان وەکو شیر و ماست و بەرهەمەکانی مانگە شیرە ماستە پەنیرە ئایسکرێمە لەوانەیە ئێستا لەمە دووانە بخۆن یان ئەوانە نەخۆن ئەوانە لیستێکی بدۆنین ئەوانە دەبی نەخۆن ئەمانە غازات دروست دەکەن ئەوانە غازات دروست وڵای دکتۆر خۆ زۆر جار ینی ئەو ملاحظەیە هەیە ینی زۆربەی منداڵان کەوە گچکن ینی
مشکلەی غازاتیان هەیە تەپۆڵ پشتەوەنم ینی ئەو خەتایەکە هی دایکەکەیە ئەو خەتایەکە خواردنەکەیتی بە چاکردنی خواردنی منداڵەکەی دایکەکە غازاتی منداڵەکەی دەتوانین برێکەم دەبێتەوە من کەواتە دایکەکە چی بخوا بەوەی منداڵەکە غازاتی نەمێنێ هیچ شتێک لەسەر منداڵەکە نیەکە تووشی غازات دەبێت دایکەکە نەبێت خواردنی دایکەکە دەبێت کەواتە خواردنی دایکەکە چی بێت بۆ ئەو خواردنانی کە باشە بۆ ئەوی منداڵەکە تووشی غازات نەکەو شیری زۆربی گۆشتی سوور ماسی ئەو خواردانەکەەوە دەکە باشبی لە بۆی هێلکە گێزەر باینجان ئەو خواردانە زیاتر دایکەکە سوودی لێ دەبین دەتوانانی ئەوانە بەکاربیینی هەندێک خواردنی دیکەشەیە نابیبی خواتن وەکوانی کە باسم کرد منیەکانە شیرە منیەکان شیر و ئەوانە یان چا و قاوە و نیسکافە و ئەو خوارد چوکلاتە ئەوانە ینی لە ناو خۆمان وەبزانم باوە یانی زۆر جار نەخۆش دێ پێی دەڵێن چای زۆر بخۆوە بیشیری زۆربی بەس ئەوە غازات و شتی زۆر بیتن ئەسڵەن باش نییە چا لە ئەو ئافرەتانێک لەبەر پێکاتەکەیان لەبەروی کافین لە کافینەکەی چا و قاوە و نیسکافەوانە بەعام وا باشە کەم بخورێتەوە تەماتە و خیار و ئەو خواردانە هەندێک تاسیر دەکەم مثلەن پاقلەمانیەکان بەعام پیازە ئەوانە تاسیر لەسەر منداڵەکەی دەکاتن کە دایکەکە دەیخوا لەبەر هەندێک وا پێویستە خوارد گەلە شیرینی تێ نەخۆنێت ڕەمەزانێدا گەلە شیرینی بەعام خراپە وەکو باسم کرد ئایسکرێمەکان سێ و ئەوانەی کە شیرینن بەعام باش نییە دایکەکە بخوات والله هەر باینجان و گوێزەری بخوا ماسی و گۆشتی سوور ئەوانە هێلکە برنج سەری هەمووی برنجی دەتوانی بخوا یاتیادە دایکان تێر برنجی بخۆن بخۆ فێقی و خەزڕەوەت فێقی وەکو باسم کرد سێ و پرتەقال و لیمە و ئەوانش تا ڕادەیە کەم بخوا باشترە بەس سێ و ئەوە باشە گێزەر و کودی و کودی زەرد زیاتر ئەوانە زۆر باشە پەتاتە و بانجان و ئەو خواردانە تاسیری نیە دەتوانانی ئەوانە بەکاربیین نوستنەوە دایکێ کاریگەری سەر دروستبینە شیری و ئەوەوی هەیە یۆنژی نوستنەکە یا عادیە تایبەتیژی مەبەستەمە ڕەمەزانێ چونکە ڕەمەزانێ گەلە جۆرە خەو مشکلەیە تایبەتیژی بۆ دایکێ مەسەرەن ڕابە و شیری بدێ و بنڤە خەو خویە خڕۆبەت هەیوا ڕەمەزانێدا مەسەرەن یا بێسەر و بەرە یا چاوە بە سیستەمی خەوە دایکێ ئەو ئافرەتانەی کە شیری خۆیان دەدەنە منداڵەکانیان سیستەمی خەویان تا ڕادەیەک ناجێژیرە لەبەرەوەی ئەو منداڵانەی کە شیری دایکیان دەخۆن وەکو ئەو منداڵان نین کە شیری قوتی دەخۆن لەبەرەوەی شیری دایک پرۆتینەکەی سوکترە زووتر هەزم دەبی لە ڕیخۆڵی منداڵەکە ئاسانتر هەزم دەبی و سریعتر هەرز دەبیتن منداڵەکە زووتر برسی دەبی ینی لەوانەیە هەموو ساعتی جارێک منداڵەکە پێویستی بە شیربی بەخەبەر بێ بگریە داوە شیر بکە لەبەرەوە لەوانەیە خەوی دایکەکە وەکو خەوی کەسێک شاسایی نەبی بە ڕۆژ بتوانانی بە کامری بنوی لەوانەیە هەموو ساعتی جارێک منداڵەکە برسیبی و بەخەبەر بی و شیری بداتێ بەعام عادەتەن تەمەنی بیدایەتی پێشەوەی کە دەست بە خواردن بکرەوەی کە باسمان کرد 6 مانجیەکەم بە تایبەتی لە 2 مانگ 3 مانجیەکەم ئەو حاڵەتە هەیە منداڵەکە لەبەرەوەی بەس شیر دەخوا شیرەکەش وچ باسم کرد کە وەکو شیری قوتینە شیری قوت و عادەتەن قرسرە بۆ نمونە شیری دایک ئەگەر بدەیتێ منداڵێک پاشی ساعتێک دەتوانین بڵێن 100% شیرەکە لە ڕیخۆڵی هەزم دەبی بەڵام شیری قوت و پاشی ساعتێک دەتوان بڵێن تقریبا 130 بۆ 35 هەزم دەبیتن ینی زۆر تاخیرتر هەزم دەبی بۆ ئەو منداڵانی کە شیری قوتی دەخۆن لەوانەیە 2 ساعت 3 ساعت بنوی بە ئیسراحەت 4 ساعت بنوی ئەو جا بەخەبەر بێتەوە دایکەکە ئیسراحەت دەکات بە زمانەی کە شیری دایک دەخۆن هەموو ساعتی جارێک ساعتی وەک جارێک لەوانەیە منداڵەکە داوای شیر بکە و لێ خەوی دایکەکەش مەزبوط نابی وەکو کەسێک شاسایی باشە شیری قوت و غازات دروست ناکە شیری قوتوش غازات دروست دەکات خۆکاری دروستبوونی غازاتەکە بۆ دەگەڕێتەوە کە ئەو منداڵەکە تازە لە دایک بووە هێشتان سیستەمی ڕیخۆڵە و ئەو بەرگری ئەو ئەندامانەی تەواو پێڕانە گەیشتەوە وەکو کەسی شاسایی بۆیە دروستبوونی غازات شتێکی نۆرمالە لە منداڵ تەمەنی 1 مانگ بۆ 2 مانگ ئەو حاڵەتە هەیە بەڵام عیلاج و دەرمان هەیە دەتوانی بەکاری بینین بەڵام ئەوانەی کە شیر دایک بەکاردێن وەکو باسمان کردە خواردنانەکەم کانەوە ئەو خواردنانەشکە دەبێتەوەی غازات دروست نەبیتن ئەوانە بەکاربیینی تا ڕادەیەک باشتر دەبێت باشە دکتۆر شتێکی دیکە ینی ئەوەندێک هەستمان پێکردو زۆر لە دەوروبەر و نزیکی خۆمان ینی جاری وا هەیە ئەو دایکە منداڵی دەبێت شیری نییە شیری نییە ینی ئەوە چی بکە ئەو دایکە لەو کاتەدا هیچ حلێک هەیە بۆ ئەوە طبعاً ئەو شتە زۆر باز دەکرێن ئێمە زۆر زار نەخۆش دەیە کە پرسیار لێ دەکەین لۆ شیری خۆتی داتێ بۆ شیری خۆی نەدایتە منداڵەکەی جوابەکەی وێ درێ شیرم نییە یان هەندێک زار درێ شیرم ڕۆنا طبعاً ئەو حاڵەتانە لە طب ینی زۆر دەگمەنە نییە دەتوانم بڵێم مەوزوعی شیر نەبوون نییە ینی من دایکەکە
لەوانەیە نەزانی چۆن منداڵەکەی بگری چۆن شیری بداتێ بۆ ئەوە خۆشیرەکە دروست بووە هۆرمۆنی پرۆلاکتین کە منداڵەکە ناوسکی داچیتی هۆرمۆنی پرۆلاکتین شیرەکەی دروست کردیا پاشەوەی کە منداڵەکە لەدایک دەبی هۆرمۆنی ئۆکسیتۆسین دەردەدرێ ئەو هۆرمۆنە دوو فرمانی هەیە یەکەمیان ڕەحمی دایکەکە بچوک دەکاتەوە بۆ منداڵەکە بێتە دەرێ و وێڵاش منداڵەکە بێتە دەرێ کاری دووەمی هۆرمۆنی ئۆکسیتۆسین وە دەکا و شیرێکە دروست بووە پاشەوەی کە منداڵەکە دەیمژی شیرەکە بێتە دەرێ کەواتە شیرەکە دروست بۆ ئامادەیە بەس دەبی ئەو دایکە فێر بکرێ بزانی چۆن منداڵەکەی دەگری چۆن منداڵەکە گۆی مەمچی دایکەکەی دەگری و دەیمژی بۆ ئەوە شیرەکە بێتە دەرێ زۆربەی کاتەوان نازانن شێوازەکان هەڵەیە نەوێن دەرە شیری بسۆنە هیترە بێزگە لە سانایی ینی شتێکی حالەتێکی دیکەشێ نازانم ئەگەر دکتۆر قسەیە پشت ڕاست بکاتەوە یعنی من گوێم لێ بووە لە ژنانیش گوێم لێ بووە ئەنێگە دکتۆرە قسەیە پشت ڕاستکاتەوە باشتر هیوا هەیە دەبەوەی ینی شێوەی سنجی تێک نەچێت شیر نادا دوایە ئەو قسەیە ئەو قسەیە باش زۆر باز دەکەن دەڕوو علمیەوە ڕاز نییە چونکە پەیوەندی بە تەمەنی ئافرەتەکەەوە یانی ئەو ئافرەتە شیری خۆی بدا نەداتی کە تەمەنی گەورە بوو بەهۆی ئەو کۆلاژینوانی کە لە جسمی ئافرەتەکە کەم دەکاتن شێوەکەی ئەوە دەبیتن نەکبرێت لەبەرەوەی شیریدایە بۆ شێوەکەی گۆڕا و شێوەی ناشرین بۆ قسەی هیچ ڕاست علمی نییە ئەوە عزرێکە دەتوانین برین بخواین بەکاردێن بۆ ئەوی شیری نەدا کەش گەلی دایکات تەخۆ خودێ بکەن شیری خوب بدنە عیالێت خۆ هەرم بخۆ پرسیارکن مەسەن بێژنەوەە ئەوچەوە ئەفێت کوش محەممەدی بەس تەخوا خودێ بکە بۆخم ڕاستدەی خودش تەڕازی ئەف دایکێت کوش شارەزانە شیردا زارۆکێت خوب بێ مشکلە بشوانە فێر بن خلاصش ئەمە مشکلە حل خلاصش باشە ینی دکتۆر هەموو جار دەگوترێ ئەو منداڵی کە شیری دایکی دەخوات جیاوازە و باڵا و هێز و ئێسک و کۆمەڵک شت و تەرکیز و ینی هەرێک بەهرنەوە ئەیگووە ینی جیاوازە لەوانەی کە شیری قوتو دەخوات وایە ئەو قسەیە ئەکیت ڕاست طبعی پێشەوەی جواب بدەمەوە لە بۆ ئەو مۆزوعی جەنابەت وا باشە هەر منداڵێکە لە دایک دەبی لە هەفتەی یەکەم دکتۆری منداڵان بیبینی لە بۆ مۆزوعی ئەوەی کە منداڵەکە چۆن شیری بداتی دایکەکە چۆن شیری بداتە منداڵەکەی منداڵەکەی تەندروستە هیچ نەخۆشیێکی زیگماچی هەیە یاننا زۆر پێویستە لە هەفتەی یەکەم دکتۆری منداڵان بیبینی لەو کاتەی هەندێک حاڵەتمان هەیە لەوانەیە پێویست نەکە یان نتوانندرێ دایکەکە شیری خۆی بداتە منداڵەکەی ئەمە لەوانەی لێ مەنعکەین برێن نابی شیری خۆتی بدەی یان لەو حاڵەتانەوە باشە دکتۆر قەراری لەسەر بداتن ئەگەر لە هەفتەی یەکەم دکتۆر بیبینی شێوازی شیر پێدانەکەی فێر دەکاتن و چۆن شیری بداتێ چەند ساعتجارێک بیداتانی زۆر زار نەخۆشە شیری واز لێ هینام نەیداتی لە بەرەوەی دەرە من هەموو ساعتی جارێک داوا دەکەم دارەکەم پێتێر نابی لێ وازم هین ئەستا قۆتی دەمێ قۆتی 3 ساعت دەنوی بە ئیسراحەت پێتێر بۆ مۆزوعەکەش ئەوەنی مۆزوعەکەوێ شیری قوتی قورسرە تاخیر هەزم دەبی لێ منداڵەکە زیاتر لە ڕێخۆڵی دەمێنێت و زیاتر لە مەعیدی دەمێنێتەوە شیری دایکەکە سوکترە زووتر هەزم بووە بۆیە منداڵەکە زووتر داوای شیر دەکاتەوە زووتر بەخەبەرانە تو كامت خوارد الشيري دايك يعني شيري خدي برا خدي بس على الاكثر يديكي بيا يعني وقت خاصه وقت الشيري زور زيرك كسمان باري نابين نعم زيرك يعني او ديارك مثلا يعني شيري دايك خوارد الله ما شاء الله والله انا ظنم خدي كاي وقتي بينامتت عندك شيره وانا بشتي بس موزن روزگار شاسته کار نبوده. پنجی اشیستم نه یعنی أنا از مالی چلم. هذا پیرم برام بس ناوصا. دكتور دفمت بيجني شير فكرن يعني شيري قطع كرن جاري أو تمنه وبشتي شير فكرني باشترين تش شيء كودايك بتتزارو كي خوي بتشي قال جرا مثلا ديالا مالا تبدي فراكو نظام شکر و آویه نظام فراکا چایه نظام تشتی صد درستن باشترین تشتی پشتی شیری دیگ بده تا بچی که خوب وەکو ئەمەی کە پێدەڵن وینینگ دەست پێکردنی خواردن منداڵە تەمەنی 6 مانگی و وینینگی دەست پێ دەکات لەو تەمەنەوەی ینی دەکرێت دەست پێ بکرێت خواردنی بدرێتێ وەکو ئەکادیمیای بەریتانی وا ڕێنمایی کردو لە تەمەنی 6 مانجی بەڵام ئەکادیمیای بەریتانی شەیە دەڕێت لە 4 مانجی ڕادەتوانی دەست بە خواردن بکەیت بۆ ئەو ئافرەتانەی بۆ ئەو منداڵانەی کە شیری قوتو بەکاردێنن و بۆ ئەو منداڵانەی کە شیری داچە دەخۆن لە تەمەنی 5 مانجی دەتوانین دەست بەوەکەی خواردنی لەگە دەست پێ بکەیت شێوازی دەست پێکردنی خواردن تەبان زۆر زەڕوریانی ئەوە نیە دەست پێ بکە و هەر ڕۆژێ شتەچی بدێ لەبەرەوەی منداڵە تازە تا ئێستا بەس شیری خواردووە لە ئێستاوە دەست پێ دەکەی خواردنی دیکەی لەگە دەست پێەکەی ڕەنگە حساسیەتی بە خواردنان هەبێت ڕیخۆڵی تووشی حساسی بێت تووشی چەند نەخۆشیێکی بکە بۆیە وا پێویستە کە دەست بە خواردن دەکرێت هەفتەیە خواردنی لەگە دەست بکرێ
بیدایەت بەس بە یەک خواردن دەست پێ بکە و ڕۆژی یەک جار بیدرێتێ هەفتەی یەکەم یەک جار دەیدێ و مەسەرەن ڕۆژانە و منداڵە گەر 7 شیری خواردیە جارێک لە شیرەکەی کەم دەکەیەوە ئەو جارێ دەکەی خواردن مەسەرەنەگە 8 جار بوو ئەو خواردن مەسەلا ئەو خواردنانە زیاتر کو دەست پێ دەکەی بۆ نمونە بە شۆربە ئێستا سریلاک و ئەوانە هەیە کە مادەی حافیزە و شتی ترە بەڕاستی ئەمە ڕێنیەوەی ناکەین زیاتر نەخۆشەوانە بەکاربیێنی تەبان شتی سروشتی شتی فرێش دایکەکە خۆی دروستی بکە باشترە بە شۆربا و ئاوی برنج و ئەوانە ئەو دەتوانانی لە بیدایەت دەست پێ بکە لەگەری بەڵام وەکو بیدایە هەر بچی کۆتیە ئایا لە خوفێری برنجێ بکە وەکو برنج نەبجاخە برنجی باشەوە نابی خۆی تێدابی نابی ڕوونی تێدابی دەبی شێوازی لێنانەکەی لەگەڵ ئیمە ئەکیت فەرقی هەیە بیدایەت هەر دەکرێت یەک خواردنی لەگە دەست پێ بکەی هەفتەی دووەم مەسەلەن خواردنێکی دیکە لەگە دەست پێ بکەی پاشی مانگە کە دەکرێت زابیکە ڕۆژەی 2 جار خواردنی بدەیت ئەنی 2 جار شیری لێکەم دەکەیەوە 8 جار شیرت دەدای بۆ نمونە دیکە 6 جار ڕۆژانە 2 جەمش خواردنی لەگە دەست پێ دەکەی ئەو پرۆسەیە هەر لە بیدایەتی 6 مانگ و 7 مانگ و ئەوانە چونکە خواردنەکان بۆ نمونە منداڵێک مۆزت داهەیە لەوانەیە بە مۆز حساسی هەیە یەک لە خواردنێکە زۆر زار منداڵ حساسی پێدەگری ئەتوە گەر مۆزت لەگەر مەسەلەن دووسێشتی دیکە تێکەڵ کرد و داتە منداڵەکە حساسی پێگرت نازانی بەکامە خواردن ئەو حساسیت تێگرتە لێوە باشە ئەو خواردنانی کە بیدایەت لەوەی دەست پێ دەکەی یەکەم جار بەتەنها بیدەی ئەو جار پاشەوەی کە جارێک بەتەنها دێتێ و هیچ حساسیەتی پێ نەبوو منداڵەکە بۆ جارەکانی پاشوو دەتوانانی لەگەر خواردنی دیکە تێکەری بیکەی بیکە 2 خواردن 3 خواردن پێکەوە بیدەیتێ چەند ساڵی ئەو هەر لە 6 مانجی ینی کە لە 6 مانجی و 7 مانجی ئەوانە دەست پێ کردووە دەکەیت دوای تقریبا لە 9 مانگ دەمانجیەوە خواردنەکان تێکەڵ دەکەیت شیر بڕینەوە ئەوەی کە وەکو شیر بڕینەوە بزەبت ئەوەی کە پێویستە منداڵ لە ساڵک هەتا 2 ساڵ دەبی شیری بخواوەی زۆر ضروری هەتا 2 ساڵی ڕێک شیری بدرێتێ پاش 2 ساڵ دەتوانی بە تەواوی لێ ئەگەر دەتوانی 2 ساڵ زیاتر کێشەی نییە شیری قوتی ئەوانەی کە دروست کرایە زۆر بە شەریکاتەکان لە سەلی نووسرا ڕقم 1 ڕقم 2 ڕقم 3 ڕقم سەکەی لە ساڵک لە 3 ساڵ نووسیتیان یانی ئەتیالی پاش 2 ساڵیش دەتوانی بەکاری هیوا هەیە زۆر گەورەیە منداڵ هەیەکیت گەورەی لە باوەشی داشتی مەسەن ئاسایە خۆی ئەوەی کە پێویستی پێیتی 2 ساڵ یەکەم پێویستی پێێتی پاشی 2 ساڵی ئاسایی هەر شیرێک بخوا دەتوانانی شیری داشی بخوا دەتوانانی شیری کیسە بخوار شیرێک بخوا ئاساییە ڕاستەیە بابەتەی ئەنتیکەوی و منە ولا شيري وبتيجي وده حقواره خاصيك وبيكو خول فيري وانا بجا بسيرش دكتوري كده وانا خاصيك جود باي نا هوصا بيكي جود باي نا اسوسا شيء موصا اذا ده بتبسم ها دكتور ان شاء الله خدش رازي بتصلافت ما ابو حميد ديكو ان شاء الله خدي عمري ودريش كده صلافت من الطيبات وديكو من دستي وماشيت كم شباب ماشيت بابا مجي طبعا يعني قالك شكرا بختي خدي وهاش ديكو بابا تخوا يعني اف زحمه امي مثلا نه هي وازه كده بشتينجي ورا چند 2 سالاجي شيري بدي بنظام اوي همي زحمتيه اجري دایکی گلک یا موازنه قدری دایکی خوب بگیرن ای خودش راضی و خودش تاج راضی بود سلامت ممنون تین خدا راضی بی زور سپاس یا خبر خیر ما قال علمو طب او دس بحث كرو شير وبتشيكو وهندرين قلت عملت الشير دايكي خوري انا قديك وات شي خوري والله نزع ميرا من عزانم يمي دايكي بيا يا دايكي بيا ان شاء الله خدي عمري وانا دريش كنت صحتها وانا خوش كنت ديفيد جاست اشتكيت او لو دنجي وصاي خوش زمان بيش كشتكي سعودي عربيه كيف اسبانيا خوش دلش كيف انا مخدي وكي لا كيف هم قلب عزيزي يلا
ما المعافى والسقيم سوى قسما بالنجم حين هوى ما المعافى والسقيم سوى نظرة يدرى الرسل وبغوث حلل عقد يا إمام الرسل يا سندي أنت بعد الله معتمدي فبدنياي وبآخرتي يا رسول الله خذ بيدي وي إيش الله يا خدش خۆ دەنگت خۆش وي دەستێت دەستان خۆش ماندوو نەبن هەر هەبت یا ڕەبی استرازي بيدي سپاس بنجوش بچینەکی لێ بجارێ هەر دەچینە سلێمانی بەس نەسە هەوڵەکە لێ دەباسێ شيمك هەر بەحسا کڕینە شرینەمەنیۆکین شرینۆهیە کادێتمە ژێلوێرێ ئەف کادێت کشۆنە ڕەحەتێت تێدا دێ هەڕوو منێ ئەبامنەوەزارە من تۆزی بکەم ئەوە کادا ئەس هەڕۆی دەمێ ئەمریکا تفێ خێرێ بکە ژوان ئەم زۆر مشکلەمە لەو شتان الله بتبعشت يا ربي بتبعشت يا ربي آخر ڕۆژگا دەێستا ئەوشت لێ شکان بلا هەندرێن باسی کڕین ئەو دیە چێ خۆدا بچە جەماعتێم چینە سلێمانیە قرآن نشم هەفکارێمە ئەوڕە بەختیار باسی کڕینە شیرەمەنیۆ کوڕمە باسی شرینەوەیە شرینەوەیە چێ بێت پاشیوێ شرینەمە گۆشت دەخۆن شرینەوەیە مثلا ماستە پەنیرە قەیماغ غازبەنی سەری چۆوی هەر تێت سۆت شتم بستێت سۆیت تێشت و پاشیوە ئارام خودی قوتێ بزانێت تولکیڤە سیکا ماستی مە هەیل دهوکێ سەر وەختێ خۆ لەونە کە پچێکی یا بیە سیکا موبایلە سیکا ماستی سەر وەختێ خۆ ئەوێت کۆ ماست فرۆت و قەیماغ با پیرێمینی ڕەحمەتی بابێ سۆمەت گوتی بابێ سۆفی ئەویژی دکانە با پیرێمژی لێری بی خودێ جێوی و هەمی مسلمانە بکتە بەهەشت سلێمانیە سیکەکە خاص یا ماستی و شیرەمەنیە هەیە یانجی هەموو هەر دکانە بکەیفە خۆل جایەکیە بەڵێ سڵاوتان لێ بێت پاشەوتان باش ئەرەوەڵاگە باسی خواردن کرد هاتیتە سەر سلێمانی واتە خواردن نەوس ئیتر بێ هەموو شتێکی تایانیەوە گومانی تیان نامێنێ کە ئایا و خواردنە لە سلێمانی دەستەکەوی یاخودنا بەڵێ ئەوە کاتی زوو ینی هەندێک ناوچە تایبەتمەندی هەبوو ڕاستە ینی ئێستا و ناوچانە تایبەتمەندی خۆیانەیە خواردنەکانیان تایبەتە بەڵام ئێستا لە هەموو کوردستانە ئەو خواردنە تایبەتانە دێت و لێرەوە دەچێت بۆ لەوێشەوە دێت بەڵام کە باسی خواردن بکەی ئەوە لە سلێمانی هەمووی ئەبێ بەردەست بێت چکە شتێکی گرنگە لە سلێمانی خواردن و سلێمانی لێکجا ناکرێنەوە جا باسیەوەتان نەکرد کەی بین بۆ سلێمانی و مناقەشەتان نەکردووەوە ئیتر پێویست ناگەن یەکسەر وەرن بۆ سلێمانی و یەکسەر خواردنەکان حازرە و تاقیکردنەوەی خواردن دەست پێەکە باسیەوەکەین کە لە پاشێوان یەک لەو خواردنانەی کە خواستی زۆری لەسرە لە سلێمانی زیاتر خواردنی سپیایەکانە و بە تایبەتتر ئەوانەی کە بەشێکی زۆریان بەرهەمی کوردەواری من لە یەکێکم لەو جێگانی کە تایبەتە بەو خواردنانە و دیمەنەکانیش دیارە کە پەنیر قەیماغ ماست بە جۆرەها پەنیر و ماست لێرە بەردەستە کاکانەسم لەگەڵ دەبێت قسەی زیاتری لەگەڵەکەم بزانین هاوڵاتیان بۆ پاشێوان لە سلێمانی کام جۆرە لە ئەم بەرهەمە کوردەواریانە بن کاکانە چۆنی کامە بەرهەم زیاتر
لێرە ئەبرێت وە چەند جۆری هەیە ینی جۆری زۆرە بینم ئەکە بۆمان باس بکەین. بەڵێ هەر وەک دیارە هەوڵاتیانی بەڕێز زیاتر لە پارشێواندا لە شەوانی ڕەمەزانە زیاتر پەنیرە کوردیەکانە بن و هەروەها لۆرک و سیرێش ئەو خواردانن کە خواستێکی زۆری لەسرە بە بۆنەی تەم و بۆ نەجیاواز و خۆشەکەیانەوە. هەروەکو دیارە پەنیری مانگا و بزن و مەڕ و گامێشمان هەیە هەموو نەوەکانی و هەروەها ماسەکانیشان بەردەسە لەگەڵ کولێرەی گەرم و ناوسازی و ناوەشکێنەیە. کامە جۆر پەنیر زیاتر ینی پارشەوان ئەبرێت زیاتر پەنیری مانگا و هەروەها گامێش بە بۆنەوەی پەنیری مانگا تامبوونەکەی خۆشترە و هەروەها گامێشیش سێتیش باش بەڵێ بەڵێ زۆر باشەوە پەنیری گامێشیش لە بەرەوەی چوری لێ دەگیرێت چوری نییە خەڵک زیاتر دەیبات بۆ نانخواردن و هەروەها قەیماخەیە قەیماخیش زۆر زۆر خواسی لەسرە. دەستە خۆش بە زۆر سپاس ینی ئەو دیمەنانەی کە دەیبیننەوە ئەو بەرهەمانەیە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان من دەمبینی هاتن بۆ ئێرە خواستیان زۆر لەسەر ئەم بەرهەمانە بوون هەیە خواردنی قورسەخوا هەشا حەزی لەم جۆرە خواردنانەیە بۆ پارشێوکردن و ئەگەر ئێوەش بڕارتاندا ئەگەر ئەم ڕەمەزانە هاتن بۆ سلێمانی ئەوە هەردوو جۆرەکە چاقیەکەین و هەم ئەم خواردنە ئەوانی کە لەسەر مەعیدە هەنێک سووکە و خواردنە قورسەکانیش. وای گەلک سپاس هەفکارێمە ئارۆم ئەختیار پایکە ڕاستەخۆش سلێمانیە هەزمێم توژیندا تشتێ سپیاتیا دیکرام بژنێ سپیاتیش شیرەمەنیژی سپیاتیژی ئەم بژنێ خودشتە ڕازم هەندێک شیرەمەنیەوە بکرا و هەرە ماڵ گەل ماڵ پاشی بێ بخۆ سەحەت بتشڵا چێت سۆ باشترن کەباب و تکە و نزانم باشترن بەس کەباب و تکەش کیڤەچی تە دیرێکی چێ ڕشتی کرم لای لە جێهێشی بلای گەڕای تو پاشیوە چت خۆی پاشیوان وڵا من سنگی مریشک هێلکە ئەو شتانە دەخۆم لەبەر ڕاضەکەم ناچارم برام هاي كتاب بيشنا واشي وسنجي مريش والله يا وهاي ودي صحة تاخذ طبعا الدنيا أول شيء كحزم لينيا سنجا سنجي مريشك خلاص دي دست حزم لينيا مشكلة كشو هردا بيو بخوم دي دست بكم برو من دست بيو دي حسكت بشتي إن شاء الله بشتي رمضان خورنامه بس سنجي مريش همو الدنيا لسر خود كرد الشاهد كاتو دبي دست بيو بكي شنين أنا من قلت ياكي خدي حسكت آخر هو دبي دست بيو بكي من قلت يا أخ إلا بالله خدي حسكت يعني ناتوي ده زانم ناتوي دست بيو بكي خدي أزقل حسكم راستي ده إن شاء الله من قلت أرامجين دهوك سر وقت خو ما هبي سيكا ماستي او دكانات ماست و قيماغ و شير هم مليوري بين هوليرة السيوس هيا هي بازار قيصري ايه بازار قيصري وشوناني هم قيماغ فروش و يعني خاصة بس سبيو شير من يكان ولا ولو كان ما يا بياسيكا مو باي لا تيراوه هي لا زور ديكش يعني جامعات مشغولة خريشي آواز ولحن وبلان جهة خريشي تسمون تسقي خوش والله شعره مفوض انا يومنا بعدين يجي نار اوزك انا استيعاب اوزك شنو ورقرتي اوج الله بخير يعني نبتك قلنا بس فكره وجه ورقرتي اري والله عليك ما جي فكره تشتكي ورقرت اصلا وجه تتوي اوازتين دون السوي الشعر اوج زحمته وقت بيت يعني تكستك جواز لقلوي ك اوازك ديني وتكستشي ديكي لسردادي اوش كاتي ده اري والله تي او يعني اول شعرك داجي بادينيه ما من خود انا اورو نضاني يا صدر فدبي استبيش كشيبكا علي والله قال تعرف تبدأنا ما احتياجي قال يلا فرمو لا ماي وقت ماي خير هاتي اي رمضان
ڕۆزی بێ دەنگە هەرمینێ وی دەست هەیڤە ڕەمەزانە پیرۆز وەکی جۆرە دژی من گوتی ینی هوسا پەیوێت تووسڵ ئەوەزێت تووسڵ بێتە بەحەزکردن زیاتر بچێت کەش هەوای ڕەمەزان ئەوە چی بوو ئاوازی چی بوو ئەگەر دەڵێ دەگوترێ بڵێ والله من ئەوازە گوێ لێبی بەس من نزانامێکەیە ئەمە منە گوێ لێبی بەس شارەکە یا منە ئەمە ئەوازە من ئێستعاب کرد ئەزانمە ئەوازە هەی ینی حەزکەم تورکی بی تێکست و شاریش ئەوە دەنووسی جارەوەرە یا گەرم بیاوێ نیبی ها چونکی بەری بەرنامەی مەگوت ئەف تێکستەی گەرم بێ نیبیاوێ فرێژ فرێژ بی ینی هەر ئێستا نووسی تێکستەکە لا لە ماڵێ دامناتە حوزریت گەرم لای سعات سێ ئەوانە بوو ینی تازەیە چەند سعاتەکە باشە تشتی تایبەتی وە مەسەن کەس دەمدەمێ سوشال میدیۆیە بەە ولا دەفی دیژی ماوێ بەحسکری بەساس خاص وێل دەفتەژی بەحسکە مەسەن یوتیوبەکی ئێکی گوێ بدات شێوە یانژ سوشال میدیە شێ سۆیندانە یانژی تنی بەشداریەوەت بۆنە و مەولودە و ئاهەنگە و تشتێت تایبەتی برادر هەیە نەخێر من پیجی هەیە لە ئینستاگرامێ لە فیسبوکێ و لە یوتیوبش من کەناڵی هەی ریئکتیوی بەێ لە مهران هەرکی لە ئینستاگرامێ لە فیسبوکێ و لە یوتیوبێژی کەناڵی من مهران هاشم من ئەوەی کەناڵی من یوتیوبێ بداەتی لە وەختی تێست و ئەوانە هەستم کرد شتێکی ئیبراهیم هونەرمەندی تورکی ئیبراهیم تاتلس دەڵێتەوە وایە هەز دەکەم دەنجشت لێکچوونێک هەیە بەڵێ وا دەڵێن ئەم بخۆم حەزم لە دەنجیتی دروستە بەتایبەتی ینی ئەو بەرهەمە کۆنەکانی مەسەران دەتوانی مناجاتێک تێکستێک شتێک یان شتێکی لە بابەتانە بەو نەمەتی ئەو بڵیتەوە بڵێ ئەو ڕانی مادینەیە باڕامادم توانین تەمان ناتەوی مدینەوە مدینەیە ئەم خۆترە بخۆزین ئەو دەست پێ بکەن هەموو یا الله ینی خواافیزی بکەین ئەوجە دەست پێ بکەن یان دەست پێ بکەن کامێری سەرمەت ئەوە سەرمەت بەڕێزان نبینی بەسەم بینی بەڕێزان ئەم پاشێوەشمان پێشکەشکردن هیوادۆشیوە چندێ پۆشیوە شەش هەفتە ئینشاءالله خواتەمە بدات بڕگە و بابەتی جیاواز و مەجلیسی خۆش ئینشاءالله دەینەوە خزمەتان مەش دوعا بێبەر نەکردن خودی خێرا بنوێست خۆسەتەن وەختی فتۆری وەختی پۆشی بێت ئەرەوەڵە لە بیرمان نەکەم بەختی خودی بمەنج دوعا بکەن و خودی خێرا بنوێست و سەلام عەلەیکوم پۆشی باش دیکە varamadım gül kokusun alamadım ben Resul'e doyamadım yaralıyım 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 ben Resul'e